السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە ئەم شەویش ئەو مەجالەی بە من بەخشی کە جارێکی تر لە پرۆگرامی پاشیف لەگەڵتانە بم لەگەڵ هاوکارم ژبان. ئەو شەوانەی کە هاژە لەگەڵ ئێوەیە هاوکارم هاژە و ژبان ئەڵێم خۆزگە هەر سێکمان بەیەکەوە بووینایە لەبەر ئەوەی کە منیش زۆر بیرتانەکەم حەزەکەم بێم و هەر لەو کاتا پێسان بڵێم لە دوعاکانتان بێ بەشمان مەکەن چون ئەزانم زۆربەی زۆرتان کەواتان پێ ئەڵێم دڵنیام کە لە دوعاکانتان بێ بەشمان نەکەن ئەڵم نۆک بیریان چە ژبان بیرت نەچێ هیچ کار زیزی وات بێژم زۆر زیزی ئەسا بژم بەس بژە ئیشڵە ئەو بوومە دعا بکەن و خودێ دعا قبیل کرد ئینشاءالله. سلام عليكم ورحمة الله وبركاته پۆشیرەکەنی دەمەکێنی تایبەتیژێدی دەست پێکرا خودی حەزکەتە شەوە جوێکی شەوە دەڕۆز بێت هەیە ڕەمەزان و پیرۆز دەرگەرەوە دەبین پۆشیڤ نۆزدەیە ئەکەم ژمارەت بێژین دەجارە مرۆڤ درێ مرۆڤی تێشە چینکی زیبزیا دەرباز بێت چنەمایەوەکی بەری بەرنامە دەست پێ پێزی هەفکاران و زبانێ بەحەز کرد مثلا ئیدی چنەما ئەم گەهینە ده ڕۆژێت یە دومایەکەوەکیم بەحسێ ده ڕۆژێت دومای کێشتیم تایبەتیژی زیتر دەرباز بن لێیا گرنگەوە خودێ ڕۆژین بێژ و تاعاتێ هەموو مسلمانە سەرتاسەری جیهانە قبیل کرد بێت تایبەتیژی دوی دەمیدا هێدی ئەمێت بینین ژیانی ئاسایید بێت ئیشڵاو ژیڤە گەرتەبەوەیەکی و خەکی دعا کردبن هێدی ڤایرۆسە کۆڕنە تایبەتیژیان کوردستانی بەحەسکینێدی بەرەف نەمانێ و ژیان هێدی ئاسایی جوانتر و پاقشتر دەست پێ بکات ئینشاءالله وەک لە سەرەتایە پێشێکە پرۆگرام دەست پێ بکات وتم ژبان هەر ئیم شەومان ماوە ئیترە چینە ناو عەشر ئەواخرەوە ئینشاءالله ئەو شەوانش بەیەکەوە زیندوو ڕادەگرین و هەوڵی ئەوە دەین کە ئیسفادەیەکی باش لە مانگی ڕەمەزان بکەین لە پاکردنی ناخمان لە هەموو ئەو کینە و ڕق و ئەگەر هەر شتێک لە دڵمانە هەبوو بێت لە یانزەمانکەی کە تێپەڕیوە هەڵی ئەوە بدەین بەم مانگە دڵەکانمان پاکەین نەقیب بکەین بۆ ئەوەی کە بە دڵێکی فراوان بە سنگێکی فراوانەوە قبوڵی چواردەور و بەرمان بکەین ئەگەر هەر قسەیەکی بەرز و نزم یان قسەیەکی تند قسەیەکی گەرم لە ئێمەوە دەرچوو بێت ئینشاءالله لێمان ببورن چواردۆرمان و ئەگەر هەر کەسێکی شتێکی وتە بێت من لە لای خۆمە گردنی ئازار والله عزیزی بجا ڕاستی عزیزی تعلیقات دانم إشلا خودی وان تعلیق سر من حساب نکرد يعني قال جرا حتى قال برادر راجي تو زور صحبت اشتكي كسلت استرسي هندي ما قال جرا مثلا تهدي مروفي يعني او ما بستبينينا بس تهدي دي برامبري مروفي مثلا دلي ويش كاس از دخوازالي بولين شهر كاسه كتي مثلا من ما بس بينا بتو تعليقك يوم جو خفتنا ك زيداي خو موجود بتاز دخوازالي بولين وخدي إشلا سر ما حسابنا إن شاء الله بس جبان کەسەکان خۆیان بۆ خۆیان دیارە لە قسەکردن و لە هەڵس و کەوتە بێگومان زۆر کەس هەیە کە ئەزانی کە قسەیەکە کات ئەزانی ناخی پاکە مەبەستی شتێکی خراپ نییە لە پڕە شتێکی وتووە بەڵام هەندێک کەس ئەزانی بە مەبەستەوە بۆ ئەوەیە کە دڵت بشکێنێت هەندێ وشە ئەڵێت ئینشاءالله خوا ئیسلاحی ئەوان بکات و وا بێت کە چاویان لە دڵەکان بێت چکە شکانی دڵ وەکو شتی تر نییە زۆر ناسکە دڵ بالفعل کە ئەڵێن دڵ ئەشکێت لێکۆڵینەوەکان ئەڵێن هەندێک دەمار هەیە لە دڵە بەر بەڕاستی خوێنبەربوونی تیا دروستە بێ بۆیە پێڵێن دڵشکانە دڵ دەشکێت خودی بەو هەمیۆ دڵشکۆنێ پارێز جادا بابەتێت خود دەست پێ بکەین ئینشاءالله زانین کات چه هەیە بابەتەکەمان باس لەوە ئەکات کە لە تێڕوانینی ئیسلام ژیان چۆنە و جگەلەوە لە تێڕوانینی موسڵمان چۆن ژیان دەبینێت بەڵام پێشەوەی کە بچینە ناو بابەتەکە و بانگشتی مامۆستای ئاینی بکەین بۆ ئێرە و زیاتر گفتوگۆ بکەین نازانم گەر ئامادە بێت ئەو باڵێ ئەو پاکێجەمان ئامادە بێت باس لە کارمەندانی تیمەکانی کارەبا دەکەین کە فەرمانگەی کارەبای کفری لەگەڵ ئەوەی کە بە درێژایی ڕۆژ بە ڕۆژون لە شەوانیشە تا پارشێ و لە ئێشەگری و کارەکانیاندا بەردەوامن و لە هەر حاڵەتێکی بوونی کێشە لە کارەبای ماڵان یا شوێنە گشتەکان چارەسەری دەکەن ئاماژە بەش دەکەن هەموو هەوڵێک دەدەن لە مانگی ڕەمەزان کێشەی کارەبا دروست نەبێت و هاوڵاتیان بێکارەبا نەبن و دایمەن ماڵەکان پڕ لە ڕووناکی بێت ئینشاءالله ژیانی ئەوانیش هەمیشە پڕ لە ڕووناکی بێت و هیچ تاریکێک نەبێت ڕۆژی نوێژێتۆنە قبیل کە تو زۆر سپۆس بۆی خزمەتە ئەو پێشکەشیمەت کەم تایبەتیژی بێ ناوچە ئەو گشتیژ لە هەرێما کوردستانی ئەو کارمەندێت کوت ئیشە گریە دانێت بێ هەیڤ ڕەمەزان و پیرۆزدا زۆر سپاس بۆ خودێەوە بمە بێرێت و ئەف کوردستان هەری ئاوادان بن بەرەف کفری ڕۆژانە بە زمانی بە ڕۆژوو شەوانەیشتا بەرەبەیان
کارمەندانی چاکسازی کارەبا کە هیچ بارودۆخەیەک لە کارکردن نایەنوەستێنێت ئەم کارمەندانە شەو و ڕۆژ بە درێژایی 24 سەعات لە کارکردن بەردەوام دەبن و هەر کێشە و گیر و گرفتێک کە ڕوبەڕووی کارەبای گشتی یان هاوڵاتیان دەبێتەوە ئەمان دەست بەجێ بەڕێ دەکەون و چارەسەری گرفتەکان دەکەن لە کاتی ئەوە لە ڕەمەزانە لە کاتی کەرنتینە لە ڕۆژی جێژنانە هەی نییە ئێمە هەرچ کاتێک دەوامی خۆمان بی لە سەر ئەرکی خۆمان قەت بە درێغیمان نەکردووە هەموو کات کارەکانمان بە جوانی کردووە و فەرقی نێوانی هیچ کەسێکمان نەکردووە ئەمە عەرەبە ئەمە کوردە ئەمە تورکمان ئەمە بەرپرسە ئەمە هەژارە وەکو یەک کارەکانمان ئەنجام دەدەین. لە هەر ماڵ و جێگایەک گرفتی کارەبا دروست ببێت ئەم کارمەندانە بێ گوێدانە کەش و هەوا و مەترسی تەزووی کارەبا بەدەم هاوڵاتیانەوە دەچن و بێ بەرامبەر گرفتەکانیان چارەسەر دەکەن. بأي وقت نروح على الكهرباء ما يقصرون يعني رأسا يجون بالليل نهار أي وقت يعني كم مرة صار عندنا عطل ماكو رحنا عليهم رأسا جو ما يقول ماشي خدمات جيد جدا ما يقصرون ما شاء الله كهرباءهم زين ما ينقطع يعني مولد قليل الشغل اي والله يعني من ناحية الخدمات زين فاخر يعني أي عطل رأسا يجون من الدار الرجعة ما اكو اي اشكال. کارمەندانی تیمەکانی کارەبا لە هەرێمی کوردستان لە کاتی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتیناکردنی هاوڵاتیانیش هاوشان لەگەڵ هێزە ئەمنیەکان و کارمەندانی تەندروستی بەردەوام لە ئەرکدا بوون و نەیان هێشتووە هیچ ماڵ و جێگایەک گرفتی کارەبای بۆ دروست ببێت. هەرێم جاف کوردستان 24 شارۆچکەی کفری دەڤەری گەرمیان. دووبارە سپاسێکە تایبەت بۆ هەر فەرمانبەرێکی تایبەتیژی هەم تەیڤ ڕەمەزانێدا هەم گشتیژی تایبەتیژی ژیانەوەنە گرێدە هەندێک و خزمەتە ملەتی خزمەتە وڵاتی دکەن هەر فەرمانگەیەکی هەبل هەر جایەکی تایبەتیژی جهێ دەستێتوانە دیارە ئیدی ژیان یعنی ئاساییبیە لێ هێشتاش بووی فەرمانگە مەسەلەن ئاوایەکی دێ تایبەتیژی دەوامکردنەوەنە ئەوژی هەمش بووی سەلامەتیەوانە هەمژیش بووی و زێدەتر یعنی تێکەلی چێنەبەتی شڵا دەمی بێدە ئەو ژیانە بەرێمە هەی جانتر و پاخشتر زڵتەڤە بە بەحسێ ژیانێک کرد تایبەتیژی کاچۆن ژیان یا ئاسایید بتەڤە ژیان بگشتی نەل سەردەمێ کۆڕۆنای کاچاو ئیسلامێ بەحەس کردیە چاوە گوتیەمە ئەم بژین چاوە گوتیەمە ئەم ژیانە خۆ باشتر بکەین چاوە ئەم بژین بۆ ئاخرەتە خۆ بەری بۆ دنیا خۆ یعنی ئەvە بگشتی تەوەرێمەیە یعنی ژیان ئت بینین و یعنی چاوی ئیسلامێدا بگشتی بەڵێ چونکە غای هەمومان ژیانێکی خۆشە بەدنیایە ئەوەی کە منداڵێکە کە دێتە دنیاوە یەکسەر بە گریان دێتە دنیاوە چاوەڕێوانی ئەوە کات کە ژیری کەنەوە یعنی چاوەڕوانی ئەوە کات کە بەخۆشی بژی هیچ کەسێک لە ئێمە نییە حەز نەکات ژیانێکی ئاسوودەی نەبێت بەڵام هەموو شتێکیش ڕێکاری خۆی هەیە و ڕێگەی خۆی هەیە بۆیە ئێمەش ئەم شەو لە ڕوانگەی ئیسلام و لە ڕوانگەی ئەم ئاینە جوانەوە باس لە ژیانەکەی کە میوانداری مامۆستای زۆر بەڕێز مامۆستای یاسین خۆشناومان کردووە کە پێشنوێژ و گوتارخوێنی ئاینیە بەخێر هاتی گەلە بخێراتی و ڕەمەزانەوە پیرۆز ڕەمەزانی ئێوە پیرۆز پڕ لە تاعەت پڕ لە دڵخۆشی پڕ لە ئاسوودەی ئینشاءڵڵا و هیوای سەرکەوتن و دەستخۆشێکی گەرم لە جەنابتان بە حەقات لەبەرەوەی ئەم بەرنامەی ئێستا کە ئێوە ساستان کردووە و ئامادەتان کردووە بینەر و هەوادارێکی زۆری هەیە پێم وا بێ معلومی جەنابیشتان و بەڕێزانی شەکە مامۆستایانی ئاینی لە هەر شوێنێک بن ئەم بەرنمەیە پڕبینەر ئەبێ لەبەرەوەی خەڵک مامۆستایانی ئاینی خۆش دەوێ و سپاس بۆ خوای گەورە لە کوردستانی ئێمەش بە تایبەتی بەرنامە دینیەکان خەڵک زۆر لە دیاردادەنیشە و متابعەکە ئینجا چ گەنجەکان چ بەتەمەنەکان لە ئافرەت لە پیا و لە یعنی
هەموو تەمەنێک لە کوردستان سپاس بخوا خودێ هەم بوومە هەم بوو میێوانێت مەجی و هینە شەوەژی میێوانێت منە بوومە بخێر بنوێست بڵێ یاخوا ئێوەش لە خێر دابن من بەحسێ بابەتێ مە بابەتێکی گەلێکی بەرفرە ئەو ژیانە بەس بەری ئەس بەحسە ژیانێ بکەم هێدی کو ژیانی ئاسایید بێت ئەف شەڤەل مزگەفتە هین لێ پێشنەوێژی وەکری الحەمدولله سوپاس بۆ خودی وە تەراویح کردن سپاس بۆ خوای گەورە طبعا ئێمە الحەمدولله کە بەو بڕیارە دڵمان زۆر خۆش بوو لەبەرەوەی مشتاقی ماڵی خوا بووین لەبەرەوەی غەریبی ماڵی خوامان ئەکرد ماڵانی خوا پڕن لە نور پڕن لە مەلائیکات پڕن لە دڵخۆشی بۆ نمونە کەسی وا هەیە ئەڵێ مامۆستا من قەت لە هیچ شوێنێک نەگریاوم دایکم مرد من نەگریام بەڵام لە ماڵی خوا نەبێ لە هیچ شوێنێک ناتوانم بگریم لە ماڵی خوا نەبێ ناتوانم لە هیچ شوێنێک سۆزم هەڵبستێ بۆیە ئەم شەو بەگشتی مسلمانان دڵیان خۆش بوو قەرەباڵغ بی بڵێ قەرەباڵغ بوو زۆر و بەڕاستی هەر مامۆستایە وتارێکی خوێندەوتەوە کە هەموو ئەو خەڵکە یعنی بە تامەزرەوە دانیشتن بە تامەزرەوە تەراویحیان ئەنجامدا سپاس بۆ خوا مامۆستا نوێژخێنان لە تەنیشتیەکەوە بوون زۆر یا ڕێکاری بڵێ لە هەندێک شوێن بەجیا ڕاوەستاون بەڵام لە هەندێک شوێن دیارە ئەو مڕاعاتیان نەکردو وەکو جارانی پێشتر ڕاوەستاون بەڵام حەزم لێیەوە بیربینەرانیش بینمەوە ماڵێک کە پڕ بێ لە نور کە پڕ بێ لە مەلائیکەتی خوا لە فریشتانی خوا کە پاکترین شوێن بێ کە ئەشرەف المەکان بێ وانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە خوای گەورەش ئەفەرمێ فی بویوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال يعني ئەو شوێنە کە بانجی تیا ئەکرێ کە تەسبیحاتە کە خەڵک یعنی بەدڵێکی پڕ لە ئیمانەوە ئەچێتن پاکترین شوێنە ئیدی سپاس بۆ خودی هێدی ژیانی ئاسایی خەڵک بهێنینەوە پشتی ڤایرۆسا کۆڕۆنا جاهەمە مامۆستا ئەم دەرگەی بابەتی خوی ژیانێڤەکین دیتنا ئیسلامێک و ژیان خو بەریا ئیسلامێ و هەڤە خودی زانت کاپ مەلاین ساڵە هەبیە بەڵێ بەس ژیانە مرۆڤاتیە سەردەمێ بابێمە ئادەم و حتانۆکە دیتنا ئیسلامێ ji بووی ژیانی چییە ji ber çi ev jiyane heye بەڵێ بۆچی ev berdewamiya hebîna erdî ev jiyana têda û heta xudê jî zanit ka bêkengiya berdewam bit ڕاست دەفەرمووی طبعا خوای گەورە کە ئێمەی خەڵک کردووە ئێمەی وما خەلقت الجن والإنس إلا ليعبدون بەڵام ئەم ئاەتە تەنیا یعنی ئێستا ئەمەوا تێ ئەگەین زۆر کەس تەنانەت لە زمانی پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسەلام وا تێگەیشتووە تەنیا مزگەوت تەنیا قورئان خوێندن و نوێژ و تەسبیحات یعنی ئیش نەکا یان مەسەلەن زۆر نمونەی وامان هەبووە چۆتە ناو دین وا تێگەیشتووە دین بەس ئەوەندە و خەڵاس بەڵام ئێمە دەبێ وەبیر مسلمانانی ئازیز و خۆشەویست بهێنینەوە کە دین بریتیە لە تێڕوانین بۆ داهاتوویەکی گەشت کە دین بریتیە لە ڕێز لە تێکۆشان لە ئیرادا لە هەوڵدان لە بەرەو پێشچوون لە سەرکەوتن لە سەرفرازی لە دڵخۆشی دڵنەوایی ئارامگرتن ئەخلاقی جوان خزمایەتی جیران عیلاقەی نێوان ژن و مێرد نێوان ئەندامانی خێزان ئەندامانی کۆمەلگا بۆ نمونە ئەمە بابەتی ئێمە ئەوڕۆکە لە خزمەت جەنابتان و لە خزمەت بینەرانی بەڕێزیش بابەتەکەمان سەبارەت بە داهاتوویەکی پڕ لە ڕەحمەت لە بەرەکەت چاوەڕوان بکەین بۆ نمونە خوای پەروەردیگار ئەگەر بچینە سەر قورئانی پیرۆز خزمەت قورئانی پیرۆز و ئاەتەکانی زۆربەی ئاەتەکانی قورئانی پیرۆز باس لە داهاتوویەکی گەشت ئەکەن یعنی دەلالەت ئەکەن لەسەرەوەی ئەی مرۆڤ ئەی گەنجی جوان ئەی خوشکی ئازیز ئەی دایە حاجی ئەی مامە ئیختیار ئەی منداڵی چاوگەشت ئێوە بیر لە داهاتوویەکی پڕ لە خۆشی و شادی و ئاسوودەی و خەندە ئامێز بکەنەوە خوای گەورە بۆ نمونە ئاەتێک باسەکەین کە زۆر گوێمان لێ بووە وأن سعيه سوف يرى وایە ثم يجزاه جزاء الأوفى وأن سعيه سوف يرى مانای چییە ئەمە هەمومان دەزانین چەند جار مامۆستایانی ئاینی خۆشەویست مامۆستایانی مێزەرسپی مامۆستایانی مرد ماقوڵ سەنگین دانا زانا بە خزمەتی ئەم کۆمەلگایە لە ڕۆژانی هەینی لە وتارەکان باسییان کردووە یعنی وأن سعيه سوف يرى ئەتۆ کارێک دەکەی خوێندنێک دەکەی ئەی قوتابی ئەی کرێکار ئەی وەستا ئەی فەرمانبەر ئەی پەیامنێر ئەی پێشکەشکار هەر کەسێک ئەی مامۆستای ئاینی هەر کەسێک کارێک ئەکەی سوف يرى
ثم يجزاه ثم ئینجا جەزا ئەدرێەوە بە پاداشتێک کە خۆت قەنەعەتت پێی هەبێ لەلایەن خواوە خوا پاداشتەکە خوای پەروەردیگار و میهرەبان دڵخۆش ئەکا بەوەی کە تۆ کارەکەت کردووە لە ڕابردوود کەواتە ئەوە دەلالەت لە سەرچی ئەکا فێرمان ئەکا ئێوە هەوڵ بدەن ئێوە تێبکۆشن ئێوە بەردەوام بن پاداشت ئەدرێنەوە لە لای خوای پەروەردیگارەوە بەڵێ کاتە هیچ جیاوازیەک نییە لە نێوان ڕەگەزەکان و بەڵێ. تەمەنەکان لە ناو ئاینی ئیسلامە بۆی کە ژیانێکی داهاتی خوان ببینن بۆ ڕەگەز و تەمەنەکان چۆن لە یەکجیا ئەکرێنەوە قورئانی پیرۆز فێرمان ئەکا لە هەر ڕەگەزێک بی لە هەر تەمەنێک بی بیر لە داهاتوویەکی جوان بکەوە بیر لە داهاتوویەک بکەوە کە لایەنی ئیجابیەکەت یعنی لە بیرۆکەکەت لە فکرت لە خەیاڵت لایەنی ئیجابی وەربگری نەک لایەنی سلبی نەک لایەنی خراپەکەی ئێستا لۆ نمونە من بە تەمامە کارێک بکەم ئیشێک بکەم قەلق ئەبم بیر لە قسەی خەڵک ئەکەمەوە بیر لە یعنی شێوازە نەرێنیەکانەکەمەوە بەڵام خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزی خۆی وە فەرمایشتەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم فێرمان ئەکا ئەی بەندە ئەی موسڵمان دائیمەن ئەگەر کارێک بکە تێبکۆشە هەوڵ بدە و لەگەڵ هەوڵدانەکەش بیر لە کارێکی چاک بکەوە یعنی بیر لە خەیاڵێک بکەوە کە خۆت پێت جوانە کە خۆت پێت باشە نەک لایەنێک کە بڵێم وەڵڵاهی ئەوە گەمەم پێ دەکەن یان دەشکێمەوە یان ئەوە شایانی من نییە چونکە بەداخەوە هەستا خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەو کەسانە ئیمانتان هێناوە باوەڕتان هەیە دامەزراون ئیماندارن بە قورئان بەخوای گەورە بە قورئان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ لا تقنطوا من رحمة الله لە ڕەحمەتی خوای گەورە یعنی بێهیوا مەبن ئێستا بۆ نمونە عەبدێک گوناحبارە ئەڵێ وەڵڵاهی ئەمن زۆرم گوناح کرد زۆریشم تۆبە کرد بەڵام چیتر تۆبەی ناکەم لەبەرەوەی خوا وەری ناگرێ ڕەمەزانە ئێستا من بە ڕۆژی نابم لەبەرەوەی پێشان بە ڕۆژوو دەبووم بەڵام عینەن گوناحم کردەوە مەڕشوبی دەخوارد لە ڕەمەزان تۆبەی کرد پاشی ڕەمەزان دەستی پێ کردەوە ڕەمەزانی داهاتوو بە ڕۆژوو نەبوو لەبەرەوەی گوتی خوای گەورە تازە تەواو لێم وەڕز بووە بەڵام خوای گەورە ئەفەرمێ لا تقنطوا من رحمة الله بۆیە ئەمە تەنیا نەک لە ڕووی دینەوە بەگشتی لە هەموو بارێک باز بکەین نابێ ئێمە لە سەرکەوتن لە ئیرادا نابێ بێهیوابین بەڵکو هەموو کاتێک ئەم هیوایە لە دڵی خۆمان برەوی پێ بدەین بژێنینەوە گەشەی پێ بدەین بیر لە بیرۆکە و بیر لە شتی جوان بکەینەوە بڵێ بەڵێ زۆر چاکە ماوەستا دیارە ئێمە باس لە ژیانەکەین و هەموو هەوڵێک و تێکۆشانێکیشمان بۆ یەکە خۆش بژین خۆش بژینیش بۆ چۆن ئەوش بەو هۆیەی کە خواردنی باش بخۆین ئەو شتێکە لەزەتی هەیە بەکاری بهێنین و دیارە خواردن بەشێکە لەو بەشانەی ژیان کە زۆر هەمومان هەوڵی بۆ دەین نەک زۆر هەمومان هەوڵی ئەوادین و توش یا برسی دەبێت دەستبێک بەڵام کار و کاتەش باسم کرد بەڵام ولا تسرفوا بەڵێ بێجام دەسەر بۆن خۆڵە هەمیە ڕاست بەڵێ و ئێمەش هەرچووکە باسی خواردنەکەین ئێستا چینە لای ئارام بەختیار لە سلێمانیە ئەو هەموو شەوێک ئەمان بات بۆ شوێنێک لە سلێمانی ژبان پێ ئەکەنی ئەم شەویش ئارام لەگەڵمانە و ئێمەی بردووە بۆ کۆ ئارام ئەم شەو چیمان لە یەکەی بۆ کۆمان بێ بۆ خواردن ئاسۆڤان سڵاو لە تۆ لە ژوان و بینەرانی کوردستان 24 ئەگەر ئەتەوێ ڕۆژوو بگریت بۆ ئەوەی برسی و نەبێتە ئەو کاتەی بەربانگەکەی هەندێک لەو کەسانەی کە حەزیان لە خواردنی سەروپێ دەڵێن دەبێ بێن سەروپێ بخۆن چونکە تا کۆتایی ڕۆژەکە بە شێوەیەک بە تێردەبیت هەست بە برسێتی ناکەی سەروپێ خواردنێکێکە لەو خواردنانی کە هاوڵاتیان لە سلێمانی وەکو نەریتێک شەوان دەیخۆن و لە ڕەمەزانان بە تایبەتر لە پاشێوان هاوڵاتیان ڕوو دەکەنە و شوێنانی کە سەروپەی لێ دەفرۆشن حەز بە خواردنی سەروپێ دەکەن و سەروپێ دەخۆن من ئەم شەو هاتوومە تێکێک لە سەروپێخانەکان دەمانوێت لەگەڵ ئەو وەستای کە سەروپێکە دروست دەکات قسە بکەین بزانین ئەوان چۆن ئامادی دەکەن و هاوڵاتیان چۆن دێن بۆ سەروپێ خواردن بە تایبەتی لە کاتی پارشێوکردن وەستا نووری سڵاوتان لێبێت ئەگەر پێمان بڵێن ڕەمەزان و پارشێوکردن لەگەڵ سەروپێ خواردن چۆن هاوڵاتیان یاخوا بەخێر وەڵاهی عیبی نییە
خەڵک حەزی لەکات و پاشەی پێەکە بەسەرشە لێ ترسێت ئەڵێ گوایەتی توێتی ینی بێتاقەتێکە و ناتوانێت ئێن سەر پێ شتێکی خۆش و سەواییدا و ئەگەر ئەم کاتانەکە خۆی بۆ پارشێ و حەزێتە نایەت پێخۆر لێ ناترس ناوەڵ ئەوەی سەر بێخۆر بێ ناوەڕا لێ نادرێت ئەگەر کەسێک هات ویستی قاپێکی سەرروپی تایبەتی بۆ دروستکەی چی بۆ تێکەگە سە قاپێکمان بۆ حاضر بکەیت وەڵاهی بەپێ حەزە پێچکە گۆژ زمان ئەمە بابەتی سەرروپەیە تایبەتەوەی لای خۆت تایبەتە کە زۆر خواستی لە هەموو شتەکان بۆی دانین لە پێچکە و گۆش و زمان بەسەر چاو ئەمە زمانە لە بەشتەکان حیبە لە تەواوبوو نایە ژوانەوە گیپەکەی زۆر تایبەتە ئەخیرەکەی کەوتون گۆشتەکەی کەم بۆتوانێ ئەمە پێڕێن زمان و پێچکە وردەوەتیا بەناشتێکەوتۆ گیپە و سەروپەی سلێمانی ئەمە بەشی نەپەرێک بەڵێ گیپەکەی وەستا دەگەڵایە گرنگترین شت گیپەکەیەتە ئاخرەوە نییە میش لێرەوە ئاماژە بەوە ئەەکەم ئارام گیپەکە ڕەبی نۆشی گیانە بێ ئارام الله ئەمکین ئۆرام خۆ ئەوە بەشی نەفەرێکە سۆڤان ژوان ینی ئەمە بخۆی ئیتر تا کۆتایی ئەم ڕۆژە برسێتی و لە بیر نامێنێ و وەکو باسیشم گوت سەر پێ خواردنێکێکە لەو خواردنانی کە هاوڵاتیان ئەگەر دیمەنەکان هێشتا لە دەرەوە هەندێک بینن هاتوون بۆ سەر و پێ خواردن تا درنگانێکی شەو و هەر لە کاتژمێر دوای دوانزەوە هاوڵاتیان ڕوو دەکەن ئەم شوێنە ئەگەریش تۆزە زووتر پاشێوە بکەن بە سەر و پێ کێشیان نابێ وەکو باسم کرد خواردنەکە هەندێک قورسە دەمێنێتەوە بۆیە شوڵەتەیە خوشە ئەوڕام آخر تایبەتیت ڕەمەزانێتە خودی حەز کرد بۆ ڕەمەزانە بێت هەکە خودی ئەمردا ئەس دێ بێژمە ستافی کاری جێکەمانە گۆڕینەوە جێکەمانە گۆڕی ئارام تۆ وەرە بۆ ئێرە ئێمە ئەچین کاری پامنێریەکەین لە دەرە دیارە زۆر وەڵحەکە باشە لای تۆ زۆر سپاس بتەوارم بەختیار فکارێمە پاواکە ڕاستە خواردنانە نەخۆم نابێت سەحەت و ئافیەت بێت بەس خودی پاشی بوو سەر و پێی نەگوتینە ڕاستی نا بەعکسەوە نییە ئەڵێت ئەگەر بیخۆیت ئەوەنە پڕوزەیە خواردێکی پڕوزەیە کە تۆ ڕۆژە برسیت نابێتەوە ئاف تێنی هەڵا سپاس بتەوارم ئەم زۆر سپاس ئەگەڕێنەوە بەلای مامۆستا مامۆستا باسی ئەوەمان کرد کە ژیان چۆن ئێمە بۆ داهاتوو لێ بڕوانی بەڵام هەندێک کەس هەیە دەژی خۆی نامرتاحە ئەزانێ داهاتوویەکی ئەو تۆی نابێت چکە لەگەڵ کەسێکە نامرتاحە لەگەڵیا ئایا ئەو کەسە خێری دەگات کە تەحاملی ژیانێکەکە لەبەر خاتری کۆمەڵی خەڵک یان کەسێک بەڵێ بەتەکید بەتەکید ئەبێتە خاوەن سەوابێکی زۆر لەلایەن ینی لە ڕووی خی پەروەردیگارەوە خی گەورە جەزای زۆری ئەداتەوە لەبەرەوەی چونکە ئەبێتە چاکەکار هەل جەزاء الإحسانی إلا الإحسان من دەمەوێت لە خزمەت جەنابتان و بینەرانی بەڕێز بەس لە گەورەترین پیاوی مێژوو بکەین گەورەترین پیاوی جیهان کە پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم ئێمە ئەی ئەو کەسانی کە دڵتان توندە یان ئەڵێن شکستمان هێناوە یان بە تەمای پرۆژەیەکین یان حەزم لێ دەوڵەمەند بم حەزم لێ بەناوبانگ بم یان خزمەتێک بکەم ئەو قسە بۆ ئەوانە زیاتر بۆ کەسانێک کە زۆر لە قیمەی دڵتوندیدان زانە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم لەو کاتێک کە تەنیایە ئەبێ بە پێغەمبەر لەلایەن حەزرەتی جوبرائیلەوە پێی ئەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق وایە ئەفەرمێ ئەی محەممەد بخوێنە بەناوی خواوە بخوێنە باسم ربك الذي خلق لێرەدا فێرمان ئەکا بچینە سەر ژیانی پێغەمبەر بچینە ناوەڕۆکی ژیانی پێغەمبەر ئەگەر هەر گەنجێک هەر ئافرەتێک هەر پیاوێک هەر کەسێک لە هەر بوارێکە ئەگەر وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵە بکا لەگەر ژیان زۆر گەورە ئەبێ بەناوبانگ ئەبێ خۆشەویست ئەبێ سەرکەوتوو ئەبێ سەرفراز ئەبێ لە ژیانی دنیای تەنانەت ئافرەتانیش بۆ نمونە ئەم پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دعوە و بانگەوازی ئەم ئاینە پیرۆزەی کرد کە ئاینی ئیسلامە بەتەنیا بوو تاکە شخصێک لە شوێنێک کە ئەم شوێنە زۆر دڵڕەق بوون بەرامبەر ئەم ئیسلامە لەناو هۆزێک کە بتیان ئەپەرست سەنەمیان ئەپەرست 360 بت لەسەر کەعبە بوو باشە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم تاکە شخصێک
لەبەرەوەی دڵی دامەزراو بوو دڵی پڕ بوو لە هیممەت لە ئیرادا لە داهاتوویەکی گەشت بیری ئەکردەوە داهاتوو بۆ ئەم ئیسلامە ئەبێ ئەم پێغەمبەرە وەکو ینی پاڵەوان ئاسا مامەڵەی کرد لەگەڵ ڕووداوەکان هیچ کەسێک بەقەت پێغەمبەری خوا بەرەنگاری خەم نەبۆتەوە بەرەنگاری هەڕەشە نەبۆتەوە بەرەنگاری دڵتوندی نەبۆتەوە بەرەنگاری ناهەمواری ژیان نەبووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕووی لە خوا ئەکرد و دەستی بڵند ئەکرد و دوعای ئەکرد تەوەکولی بەخوا بوو اینجا هەر کەسێکیش تەوەکولی بەخوا بێ فەهوە حەسبوو خوای گەورە پاڵپشتی ئەبێ بەهانای ئەوە چێ وەڵامی ئەداتەوە جا تەواوی بکەین درێژە پێ بدەین ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهیم السەڵات وەسسەلام بە تاقی تەنیا لە شاری مەککە بانگەوازی کرد گوتی من پێغەمبەرم ئاینم هەیە پەیامم هەیە پەیامی من پەیامی خوایە بە ئێوە ڕابگەێنم شەڕواڵ پیسی مەکەن دزی مەکەن ناعەدالەتی مەکەن قۆڵی یەکتر مەبڕن پارەتان با حەڵاڵ بێ هەوڵ بدەن جوان بژین هەوڵ بدەن ماڵ و منداڵتان ئاگداری ماڵ و منداڵی خۆتان بن ئاگداری خێزان و خزم و دۆستانتان بن سەبر سەبرا ئەم پێغەمبەرە نازدارە ئەم پێغەمبەرە سەروەرە سەرکردەیە مەزنا دلۆڤانە مامۆستایە چاوساغا بە تاقی تەنیا لە شاری مەککە گەورەترین سەرکەوتووی لە مێژوو تۆمار کرد و هەتا ئەم جیهانەش ماوە ناوی پێغەمبەری خوا بە پڕژنداری ئەمێنێتەوە ئێستا زانایانی ڕۆژ ئاوا ئەویستێڕن ئەوانەی خەڵکی ڕۆژ ئاوا ئەڵێن هەندێک ئەڵێن دکتۆرە عەرەبەکە هەندێک ئەڵێن فەیلسوفە عەرەبەکە هەندێک ئەڵێن قسەزانە عەرەبەکە ئەدیبە عەرەبەکە کە ئەڵێن پێغەمبەرە ساسل باشە اینجا درێژەی پێدا پاشی ئەوەی تووشی ئەم هەموو ناهەمواری بوو هەتا ناچار کرا هەڕەشەی دەربەدەرکردن کرا مامۆستایانی بگشتی هەندی مرۆڤ ژیانەوە پێغەمبەری سڵ سەر بخینت یعنی نمونەیە ژیانە تایبەتیژی کو ئەم بخۆ بکینە نمونەی سەرکەوتنی بەس مامۆستا vêdê یعنی تایبەتیژ ناف ئیسلامێدا دیار ئەوە چ مسلمان چ غەیرە مسلمان ژیانەوەیە نویسیە دەچێتە چ ڕێکێ دەکەنگی فلان تشتێتە ڕێکێ دەکەنگی مرە دەکەنگی ڕابەت دەکەنگی ڕاستەکەی هەمی تشتێ ئەمە حەدیثە بەڵێ vêrê پرسیار ئەوە کابراک مثلا غەیرە دینە غەیرە ئیسلامە دەبێژت باشە مادەم هەنبی تشتێک هاتیە نویسین بۆچی ئەس هەوڵ بدەم بۆچی ئەس هەوڵ بۆ پاشە ڕۆژێکە گەشت بدەم چ هەمە ئەزێش خەوڕە بم چ تشتێک هاتە ڕێکۆ من هەمە ئەزێ ویکم دیفچم ئەمە ئەم بیرۆکێ زۆر غەڵەتە ئەمە هەڵەبوونە هەڵە تێگەیشتنە لە خودی ئاەتی قورئان لە خودی پەیامی پیرۆزی ئیسلام بۆ نمونە ئەڵێ من ئەو نمونەی جەنابەت زۆر نمونەی تر هەنا من مادام خوا بۆی نووسیم فەقیرم تازە هەر فەقیرم ئەمە خوای گەورە نەیفەرمووە تۆ بە فەقیری بژی ئەوە خوا ئەزانێ خوای تەعالە عالیم الغەیبە تەنیا خۆی ئەزانێ ئەتۆ حاڵ و گوزەرانت چۆنە بێ بەڵام تۆ دەبێ هەوڵ بدەیت تۆ بڵێ وەڵا خاوەن ماڵم خاوەن منداڵم خاوەن خێزانم تازە وەڵا ماوەستا من فەقیرم هەر بە فەقیری خوا وای نووسی یعنی ئیسلامێدا هەر گوتیا مامۆستا مەسەن ئیسلامێدا هەر گوتیا ئینسانی مخەیرە حتا تشتێک خودێ نویسی بجی هەر حەزکردنەوە خودێ مرۆڤ شێت بگۆڕێت تشتێ هوسا هەیە برایە جوانەکەم من تازەش وەڵامم دایەوە خوای گەورە هەموو شتەکانی نووسیوە و عالیم الغەیبە ئەزانێ چی ڕۆ ئەدا ئەزانێ من و تۆ دوای ئەم بەرنامەیە چی ئەەکەین پاشی 10 ساڵی تر ئەگەر خوا عمری داین چی ئەەکەین کەی ئەمرین ڕزق و ڕۆزیمان چەند دەبێ بەڵام مرۆڤ نابێ ڕابۆستێ با ئەم نمونە تەواوکەم پێغەمبەری خۆشەوی ساڵسەلەم پاشی ئەوەی کە ناچار کرا لە شاری خۆی یعنی بچێتە دەرەوە پاشی ئەو هەموو جوێنە ئینەه لەکەذاب ئینەه لەساحر ئەمە جادوکەرە ئەمە درۆزنە دوور لە ڕووی پێغەمبەر دوور لە ڕووی هاوڵان مامۆستا ئەف نمونە تایبەتیژی مە بەرنامەیە تایبەتی دانای خوددا حەزکرد هەدا هەیڤ ڕەمەزان پیرۆز ئەم دێ بەحسی ژیانەما پێغەمبەرێکین سەڵاو خسەر بن کات چ هاتیە ڕێکێ ئەف ژیانە زەحمەت دەرباز کری ئەف شەوە مەدوێ زێدەتر فەلسەفا ئیسلامی بەحسکردنا ژیانێدا ئەم بزانین ڕاستیژی بۆ نمونە ئەوا من نوکە بەحس کری یعنی کابرا دەبێژێت مادام هەر تشتێک هاتیە نویسین ئەز دیف چم ئیسلامێ تایبەت پێغەمبەری سڵاو سەر بم چاو بم بەحس کریە بەرنامە داڕێژی بۆ ژیانە خۆ بکەین چونکە ئەواتێتە سەرمە گەلێک جۆرە شندێ ئەم بێ بەرنامەی نەجیانێ بەڵێ جا بەڕاستی پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم زۆر ماندوو بۆ ئەوەی بەرنمەیەکی جوان بۆ ئومەتی دابنێ بۆ تەواوی مرۆڤایەتی بە تایبەتی بۆ نمونە ئێمە چاو لێکەین حیسابی ئێمەی کردووە چۆن خاوێن بین بۆ داهاتوومان چۆن تەمەند درێژ بین لە داهاتوودا
چۆن خەمەکان تەرک بکەین ئەڵێ ئەگەر دڵت تون بوو بڵێ اللهم إني أعوذ بك من الهم والحزن خواه لە دڵتوندی بم پارێزە ئەگەر حەس لێ خەوت خۆش بێ بڵێ باسمك اللهم أموت وأحيا وانە یعنی بەناوی تۆ ئەخەوم و لە خەو هەڵئەستم یان ئەمرم و ئەژیمەوە باسمك ربي وضعت جنبي وبك أرفعه هەمی پلۆنێت ژیانێ نەپڕاستی پێت ئەڵەیە کە لە ماڵ هاتیە دەرەوە بڵێ بسم الله توكلت على الله زانە یعنی ئەتۆ لە ماڵ هاتیە دەرەوە حیسابت بۆ ئەکا کە هاتی و هەروەها بگەڕێەوە بە سەلامەتی پێمان ئەڵێ پێغەمبەری خوا ڕوحمان بە قوربانی بێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر حەست لێ لە ژیان سەلامەت بی بڵێ اللهم إني أعوذ بك من البلاء والفتن بزانە ئەفەرمێ یان خوایە اللهم احفظني من بين يدي ومن خلفي ومن ورائي ومن فوقي حتى ژێر پێیەکان وأعوذ بك أن أغتال من تحتي زانا أو حسابي أوي كردوة چۆن ئێمە بژین ئەفەرمێ هەر کەسێک حەزی لێیە دڵی تون نەبێ ذکری حەزرەتی یونس على نبينا وعليهم الصلاة والسلام دووبارە بکەینەوە کاتێک کە لە ناو زجی حود بوو ئەزانین چی ئەفەرموو ئەیفەرموو لا إله إلا أنت سبحانك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين يعني أما بيامي بيغمبري خوايا كاتك كإما دلمان تون دبي عزيزيك من لدست أدين لا كومبانيا كم شكستم هنا لا إيشا كم زررم كرد لكاركا ورنا جيرام من قتابي بوم ساقيد بوم من دولة من نبوم من نقيشتم بمبليا أفرمي أم دعايا بك أما دلنوايا حزرت يونس لنا وزجي حود لنا أم تاريكايا إن جاهي واي برجيان هبو هواري ما مستوى طيب يعني أفهمي درس وعبرات جبوي كوش جانا ما يريكوبيك بتو بردوام بين ما بلان هبل بلي تون دمان بقوة باش ما مستوى يعني أفهمي خدي وبيغمبر صلى الله عليه وسلم بيجتمع يك بيك مروش خو رابط پشتی هنگی کات شول بکت پشتی هنگی چهار رابط چهار پرین تفهمی پلانت هاتی ندانم بوش همو برنامه جوانی ام جانا مانا اگر هاتو کابرا کی گفت از خو فلان فیری فلان تشتی ناکم از فلان کاری ناکم از فلان تشتی ناکم یعنی به برنامه بچد بله یه گنهباره یا جیوت مسلمان هول برنامه رژیه بله کسی کی اهمال براستی الجاني خوينا شيرنكا والجاني خانوادشي كاول أكا وسري خوي يعني برو خرابة أنا براستي پیغمبري خوشوي صلى الله عليه وسلم فيرمان أكا لنا وقت لن دلتون ترين كادا لزحمة ترين كادا تنانت لسر كشتن من بهيوان بين بنصي آياتي قرآن كآموشگاري هاولي خوي أكا لكاتك كزور دليتون دا دەزانی چۆن لەناو ئەشکەوتێکدایە کافرەکان و قوڕەیشەکانی مەکە بەدوایەوەن بە زیندویی یان بە مردویی پێغەمبەری خوا بگرن بیبەن هەرچیان بوێبی لێ بکەن لەو کاتانەدا ئیمامی ئەبوو بەکری سەدیق پاشەوەی کەمارەکە پێی و ئەدا فرمێسک ئابارێنە بەسەر ڕوومەتی پێغەمبەری خواداکە اینجا پێغەمبەر هەڵ ئەستێتەوە دڵی ئەداتەوە لەم ئەشکەوتە تاریکە لەم بێکەسیە نەحیمایە نە سیلاح و چەک نا انترنت نا موبایل نا هیچ شتێکیان لەلا نییە هیچ شتێکی سەلامەتیان نییە لەناو ئەم ئەشکەوتەدا ئەفەرمێ إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا أفرمي أي بهاولي خوي أفرمي لا تحزن ما ترسى غمبار مبا دلتون مبا لا تخف ولا تحزن إن الله معنا خوامان لقل يعني أي أبو بكر الصديق أي هاولي من أي دوستي من أي رفيقي من ما ترسى دلتون مبا خوامان لقل يعني أتينا داهاتوية شي قش بزانا أم قصة أم آياتي تازة أم آيات بيروزة إنجليزا كانت سارن درباري أوي أم آياتي تازة خوين مانوا زوربي زوري زانا و فەیلسوف و دانا و عاقڵمەندانی ئەوروپا ئەڵێنەوە ئێستاش لە زۆربەی کتێبەکانیان ئەڵێن don't be worried don't be sad don't be afraid God is with us يعني everything God is ما شاء الله انجليزاتي جيو باش ما مصاد يرى هولاك جديتي وهي بو
فێربوون ئەنگلیزیە ژیانژی بەڵێ من ئەو بەشەم تەواو کردو الحەمدلله و ئینشاءالله دەمانەوێت خزمەت بکەین بەم ئیسلامە جا بۆی ئەم نمونەم هێناوە don't be afraid یعنی مەترسە ئەمە لە قورئان وەرگیراوە don't be worry قەلق مەبە من ئێستا دێم ئەم بەرنامە پێویست ناکە قەلق بم من ئەسمە ماڵی پێویست ناکە بلەرزم ئەتۆ بزانە سەرکەوتنی جەنابتە ئەو خوشکە بەڕێزە و سەرکەوتنی ئەو کەسانە لە چییە دڵیان قایم بووە یعنی چۆن بڵێ ترسیان نەماوە بۆیە لەو کاتە ئەوە سەرکەوتنە کەواتە داهاتوت گەشت بوو don't be afraid یعنی هیچ مەترسە و پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر لە شتێک بترسێ و بەردەوام بی يناله یان فقط ناله ئەوە تووشت دێ یان ئەوە تا ڕوبەڕوت ئەبێتەوە ئەفەرمێ this recommend for everything یعنی ئەو ئامۆژگاریەمان بۆ هەمان بێ ئەمەشیان لەم قورئانە وەرگیراوە لەم ئاەتەی تازە don't waste your time یعنی کاتی خۆت بە فیڕۆ مەدە the time like a sword الوقت كالسيف إن لم تقطعه يقطعك the time like a sword if you don't cut it will cut you ئەگەر ئەتۆ نەیبڕی ئەو ئەدبڕێ کەواتە ئەو وەڵامی جەنابەت بوو کە تازە جەنابەت پرسیارت کرد کەسێک ئیهمال بێ بڵێ من ئیش ناکەم من ناسمە ناو خەڵک من گۆشەگیرە بم من تازە فەقیرم من تازە عمرم کورتە بێ من تازە دڵتون دەبم ئەمە یعنی ئەو کەسە لە کەسانێکی شکست خواردو حیسابەکرێ لە ژیانی دنیاشدا و خۆی خۆی لەناوە بە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ونیا نابێ بەدەستی خۆمان بە هیلاک بدەین من هیوایەکم لە دڵدایە ئێستا ئەم کاتەیە کە من دەری ببڕم کە من ئیشی پێ بکەم بسمە مەیدان بڵێم ئەوانەی چوون لە من پیاوترنین ئەوانەی چوون لە من ئازاترنین بەڵکو من پشت و پەنا بەخوا وەکو ئەوانە بم نابێ ئێمە خۆمان پێ بچووک بێ لە کۆمەلگا و نابێ گەورەتریش بین من تەکەبەڕە تەکەسەڕە دەبێ وەکو ئەوان کەواتە ئەگەر وەکو مرۆڤایەتی بیرمان کردەوە بەرنامەماندانە داهاتوویەکی پڕ لە ڕەحمەت پڕ لە جوانی پڕ لە گەشاوەیی و خەندە بۆ خۆم بۆ ماڵ و منداڵ و خزمانم تۆمارەکەش بەڵێ مامۆستا ئەگەڕێینەوە لات پرسیارت لێکەم ئەو کاتە بەڵام ئێستا دەچین بۆ لای هاوکارمان ئاراسمان لەگەڵایە ئاراس ئەم کاتت باش لە هەولێرەوە ئاراس لەگەڵمانی پێمان بڵێ لەکوێیت ئێستا وا چی دەگوزارێت لە لای تۆ خۆنم مەچکۆ دیارە ئەو خوش خەبەرن ئەمە فەرمو بجەمە بوومە بەحسە دیمەنەوە کە بزانانی کاپشەوە چێ ئەوڕاست شەوتان باش سۆڤان ژوان ماندوو نەبن ئێستا من لە سنتەری شاری هەولێرم ئێرە بەردەم قەڵایە پشتم چایخانەی مەچکۆیە دوو شەوە چایخانەی مەچکۆ کراوەتەوە دیارە چایخانەی مەچکۆ سیمبولی ئەم شارەیە ئەنی هەولێر و مەچکۆ دوانەیەکی لێکدانە بڕاون خەڵکێکی زۆر بەتایبەت ئەم شەو هاتۆتە مەچکۆ ئەنی خەڵک زۆر ئەمبینیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر باسی ئەویانە کرد کە بیری مەچکۆیان کردو چکە دانیشتەکانی مەچکۆ تایبەتن لە ئێوارانەوە تاوەکو درەنگانی شەو خەڵک دێلێرە کۆوە بێتەوە جگە لە مەچکۆ ئەنی ئەم شەو قەرەباڵغێکی زۆر بە ناو بازارەوە دیارە خەڵکێکی زۆر لەگەڵ خانەوادەکانیان بۆ پیاسەیەکی چەند خولەکێکیش بێدەنە بە بەردەم خەڵاو و بە بەردەم باخی گشتی و لای قەیسەری بازاری قەیسەری هاموشۆ دەکەن هاتوچۆ دەکەن پیاسە دەکەن جگەلەوە هەرچەندە ئەم چەند شەوە بازاری قەیسەری داخراوە بەڵام پێدەچێت لە دوای 20 ڕەمەزانەوە بازاری قەیسەریش بەڕووی سەردانی کەران بکرێتەوە چکە ئەنی خۆتان دەزان ڕەمەزانە بە ڕۆژ لەوانەیە خەڵکێکی زۆر لەبەرەوەی بە ڕۆژوە نەتوانێت سەردانی بازار بکە بۆیە ساڵانەوەیە دوای 20 ڕەمەزان بازاری قەیسەری و بازارە گەورەکانی شاری هەولێر دەکرێنەوە بازاری قەیسەریش یەکێکە لەوانە جگە لە ئەوانەی باسم کرد بابەتێکی دیکاوێکە ئەنی دەبینیت چەند شەوێکە خەڵکێکی زۆر بۆ ئاهەنگ و خۆشی دەربڕین ئەنی دێنە دەرەوە و ئەنی دەبینی ژمارێکی زۆر ئۆتۆمبیل ئەوەی ئێستاش دەبینیانی چەند گەنجێکن ئەنی خەریکی خۆشی دەربڕینن زیاتر لە 2 مانگ ئەنی هاوڵاتیان بەهۆی ئەوەی پابند بوون بە ڕێنمایەکانی حکوومەت و بە ڕێنمایە تەندروستیەکان لە ماڵەوە بوون لە کەرەنتینەدا بوون بۆیە ئەمە وای کردووە کە ئێستا هاوڵاتیان بە تامەزرۆیەوە دێنە دەرەوە بە تایبەت ئەوەی کە دەبینیانی شەوانی ڕەمەزانی شانی جیاواز لە شەوانی دیکە
شەوانی تایبەتن بۆیە ینی خەڵک بە باڵێ. گڕوتینێکی زیاترەوە دێتە دەرەوە. بەڵێت زۆر سپاس ئاراز کە لە سنتەری شاری هەولێرەوە لەگەڵمان بووی ئینشاءڵڵا هەموو شەوانی دیکە ئاوها ببینین کە شار پڕە لە ژیان و ژیان تایدا بەردەوام دیمە گەلت دڵخۆشکردنی شڵ تایبەتیژی بووی ڤگەڕ ناژیانە بۆ هەر جایەکی تایبەتیژ ناو بازارە دەیشڵی دیدی ئەو بازارێت گرتیژی تایبەتیژی بێن فکرن دەکو خەڵک کار بکەش بووی پێشوازیکردنەوە جەژنێ زۆر سپاس بووتەوە ڕاست ممنون زۆر سپاس مامۆستا دەگەڕێم وەلای جەنابەت کێن ئەو کەسانەی کە بە بچووکترین دۆخ کە دێ بە سەریاندا لە دۆخی ناخۆشیە سەبر و تااقەتیان نامێنێت و خۆشی ژیان نابینن کێن ئەو کەسانە بێگومان ئەو کەسانە کەسانێکن کە گوناحبارن و غەرقی گوناح و تاوانی خوابوون یعنی بەرامبەر خوا لەو تاوانانەی کە شەیتان دای ئەڕێژی و دروستی ئەکا ئەو کەسانە هەمیشە لە ژیان شکست خواردوون هەمیشە کەسانێکی ناشیرن و قێزەونن هەم بۆ خۆیان هەم بۆ کۆمەلگایان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ یعنی ئەوە یعنی دەرسێکە بۆ ئەوەی داهاتوویەکی ڕوون و جوان بۆ خۆمان تۆمار بکەین زۆر گرنگی بە زۆر خاڵداوە بەس دەمەوێت لێرە لە خزمەت جەنابتان و بینەرانی بەڕێز و خۆشەویست بەیان کەم و بیریان بێنمەوە ئەفەرمێ دەربارەی برادەران ئەفەرمێ برادەرێکی چاک هەڵبژێرە المەرء على من أحبه یعنی برادەر لەسەر دین و لەسەر ئەخلاق و لەسەر خوڕەوشتی برادەرەکەی خۆیەتی ئەو کەسانەی جەنابەت باست کرد کەسانێکن کەوا برادەریان خراپە برادەریان ئیهمالن برادەریان کەسانێکن کە وایان لێ ئەکەن پارەکانیان سەرفکەن کاتەکانیان سەرفکەن ژیانیان سەرفکەن لە شتێک کە مایەی دڵخۆشی نەبێ مایەی هەم بەرامبەر خوا هەم بەرامبەر مرۆڤ و خەڵک ناپەسند بێ بۆیە پێغەمبەر فەرمێ برادەرێکی فەلينظر ئێوە کەسێک هەڵبژێرن چاو لە کەسێک بکەن هەڵی بژێرن مەی و خالیل یعنی کەسێک بێ کە بەمانای کەلیمە دۆستایەتی بزانێ برادەرایەتی بزانێ و دیفاعت لێ بکە و ئامۆژگاریت بکە جوانترین نمونە خۆی خودی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەو ئیمامی ئەبوو بەکری سەدیق ئەم پیاوە چەند ماندوو نەناز بوو بەم ئیسلامەوە ئیمانی هەموو ئومەت لەلایەک ئیمانی ئەبوو بەکری سەدیق لەلایەکی تر دادپەروەری ئیمامی عومەر بزانە برادەرەکانی پێغەمبەری خۆشەویست چێ بوون ئیمامی عومەر بوو کە ئەوەندە دادپەروەر بوو لە زمانی حەزرەتی عومەری کوڕی خەتاب گورگ و مەڕوەیەکڕان ئاوی ئەخواردەوە ئیمامی عوسمان ئەو ئیمامی عوسمانە ئەو پیاوە ڕیش سپیە نازدارە نورانیە هەر کاتێک قورئانی ئەخوێن فرمێشتی ئەباران ذی النورەین ئیمامی عوسمان ئەو زاتەی کە ماڵی خۆی لە پێناو ئیسلامەتی بەخشی ئیمامی عەلی هاوڵان بۆیە پێغەمبەری خوا سەرکەوتنی بەدەستێنا کەواتە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتن وچی ئەو خوشکە بەڕێزەشمان باسی کرد برادەرێک ئەگەر هات و گرنگی بە تۆدا ئەگەر گرنگیشی پێنەدا ئەوە بەڕاستی بەلا ڕێماندا ئەبا بەرەو تاوان و خراپمانە بە ڕەکیب خودیش بێژداڵی تەنی لەم ئەتەخذ فلانان خەلیلە یعنی هەواڵێ باش ژیانە باش دێ بۆ مرۆڤ باش ئەگەر هوسابێت ez bêjim meselan ez ê başim filan tiştî ez dikim navê İslamê da nivêj rojê dîrem ji heramê vêt ez hemî gavat gelwana bim evêt wekî min yan jî İslamê rêk da min ez têkeliyayê ne wekî xwe jî bikim taybetî ji bo gihandina xêrî bi wan e yani ziyatr mebistî cenabtan ew ye bo nimûne em île debî wekçî İslam dalê ew yî nûêşker bî musulman bî Qur'an xwên bî dawên pak bî legel ewanê bî keweçî xon برادری باش و چی خوی باشه لەلایەکی دیکەوە کو خۆمان نزیکی ئەوانەی بکەین کە بە چاو فکری خۆمان خراپن نزیک بین لەوانە لە ناو ژیانی ئەوانە پێکەوە بژین هەتا ئەوانیش مستەفید بن قازانج وەرگرن لە ژیانی ئەو نمونەی جناب تەڵێ ئەمە نمونەی پێکەوە ژیانە بۆ ئەوەی داهاتویان جوان بێ داهاتویان ئالۆز نەبێ نەبێتە شەڕ نەبێتە فیتنە جوانە پرسیارێکی معقولە بەجێیە بەڵێ بە ئەمەش بە هەمان شێوە ئێمە نمونەمان زۆر هەنا نمونەمان زۆر لە پیاوانی مەرد و دانا و زانا و شەڕەفمەندی ئەم کوردستانە هەیە مامۆستای مەلافەندی مەشهورە لە شاری هەولێر زانایەک کە پڕ لە مەردایەتی و جوانی و ئەخلاق و معریفەت کە برادەرایەتی مەسیحیەکانی عنکاوەی کردووە کە مەسیحیەکانی عنکاوە سوێندیان بەسەر خواردووە نمونەی زۆرن مامۆس هەر کەسێک لەم کوردستانە بە تایبەتی مامۆستایانی ئاینی
مامۆستایانی ئاینی وایان کردووە ئەم کوردستانە ببێتە گوڵستان والله ئەگەر مامۆستایانی ئاینی هیمەتیان نەدابایە بەرخۆیان ئەم ئیسلامەتیان وا ئەوها جوان و شیری نەکرد لە لای خەڵک ئێستا ئێمە ئێزیدیەکانمان لە ناون مەسیحیەکانمان لە ناون ئەنواع دینمان هەنا یعنی پێکبەژیان شەرت و مەرجەت ئیسلامی دەنا بێت هەرێک دینی خوو بەڵێ پێغەمبەری خۆشەوی سەڵاسەلەم لەگەڵ جوولەکەکان ژیاوە بەبێ مشکیلە هەتا ئەوان نیان کردە مشکیلە لەناو هاوڵان هیچ کێشەیەک نەبووە هیچ یعنی ئالۆزیەک ڕووی نەداوە کەواتە لە کوردستانی خۆشمان مامۆستایانی ئاینی و خەڵکی تریش بەڕاستی ڕێز و احترام ئەنێرم بۆ هەمویان بووینە هۆکاری داهاتوویەکی جوان و پڕشنگدار لەم کوردستانە پێکەوە ژیانیان دروست کردووە بەڵێ ئیسلام فێرمانەکە ئێمە مەرجنی ئللا کەسانی بەدین ڕەفاقەتیان بکەین ئەگەر مەبەستمان داوە و بانگەوازی بێ ئەتوانین ڕەفاقەتی و دۆستایەتی کۆمەڵە کەسانێک بکەین کە ئیسەرجادەش بن هیچ ڕێگر نییە بەڵکو بتوانین سوودیان پێ بگەینین ئەم سوودەش دەبێت لیکولی مەقامین مەقال دەبنەک وەکو وتار من بسم ئامۆژگاریان کەم وەکو وتاری هەینی دەبێت بە شێوەیەک بێ کەلی من ناسە عەلا قەدەری عقولهم بۆ نمونە من برادایەتی کەسێک بکەم بمەوێ داهاتوویەکی بۆ دروستکەم سەرەتا من پێویستە زەردەخەنەی بەرامبەر بەکاربێنم و قسەی جوان پڕ لە ڕێزەوە بۆی بدرکێنم و پاشان مەدح و سەنای بکەم اینجا ئامۆژگاریەکی بکەم بۆ ئەوەی مشکی بکرێتەوە وەری بگری یعنی منی خۆشویست اینجا هەموو شتێک ئەکە لەو کاتە ئەتوانی بیبێ داهاتوویەکی خۆش و جوان بەڵام ئەگەر بە پێچەوانە بێ هیچ کاردانەوێکی نابێت بەڵێ ژیانێکی خۆش لە ئیسلامە لە دڵەوەیە لە ناخەوەیە هەستی پێ بکەی یا بەکردارە بڵێ وەڵاهی هەردووچیانە یەکەم جار پێغەمبەری خۆشەوی ساسەلم داوای ژیانی خۆشی کردووە و بۆ هاوڵانیشی باس کردووە دنیا یعنی ئەو خۆشیانی دنیا خانوویەکی فەراحە و ئەسپێکی توند و چاک یعنی چی؟ کە تڕۆمبیل ئەکە بۆ سیارەیەکی چاک بڵێ و لیزەوجین زەوجەتون ساڵحە بۆ پیا و ئافرەتێکی ئیماندار و ڕازگۆ و یعنی ساڵحە بڵێ و بۆ ئافرەتیش زەوجون ساڵح پیاوێکی چاک و ڕازگۆ و بە ئەمەک و بۆفە بڵێ ئەمە وەکو داواکردن وەکو دوعاکردن زۆر دوعای کردوونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ نمونە مەسەلەن نازانم يعني زۆر دوعاهانە هەموو بەیانێک ئێوارەك فەرموویتی المال والبنون زينة الحياة الدنيا کاتە ئەکرێ بڵێ بەڵێ کاتە ئەکرێ بڵێن ماڵ و ژیانی خۆش بەشێکن لە ژیانێکی ئاسوودە و زینەتی ئەم دنیایان کەواتە ئەگەر ئەوانی کە ئەویان نەبێت ماڵێکی وای نییە زینەتێکی وای نییە باڵێن مناڵێکی وای نییە بەچی دڵخۆش ببێت ئەم کەسە دەبێت لە ئیسلامە ئەو کەسانە بێ بەچی دڵخۆش نە ماڵێکی هەیە نە ئەوە ئەم کەسانە ئیسلام فێریانەکە و بەشیری الصابرین مزگەنی بۆ ئیمانداران بەڕاستی ئەم ئاەتە یعنی ئەگەر بیل لێ بکەینەوە پێویستە بگرین ئێمە یعنی ئەم ئاەتە بەسە بۆ کەسێک کە یعنی فەقیرە بۆ کەسێک کە منداڵی نییە بۆ کەسێک کە هیوایەکی لە دڵدایە و شەو ڕۆژ ئەگریە بۆ هیوایەکەی بێتە جێ و بەشیری الصابرین مزگێنی بۆ ئیمانداران بێ کەواتە ئەو خوشکە بەڕێزە کە ئەو سوالەت فەرموو ئەو سوالەت کرد ئەمە یەک مژجێنیە یعنی مژجێنی بۆ ئەو کەسێ ئارام بگرێ بە ئارام بگرێ ئەم کەسە ئەمە یەک دوم شت تازە ئاەت لە وەلی بەرنامەشمان خوێندەوە با پشت و پەنا بە خوا ببەستێ لەبەرەوەی خوای گەورە یعنی وەڵامی ئەداتەوە پاشان ئەفەرمێ ئێستا بۆ ڕەمەزانەوە نییە ئەمە ئاەتی ڕۆژیمان هەیە ئەفەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن فيه أو آتيك همو رمضانك دوباره أكينوا حتى آخر باشان لدوي آياتك دي أفرمي وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان أفرمي يعني فيرمانك دعاء بكين دعاء كردن بدلوا به دعائك به بو خوابك خالقي إما خالقي كون كائناته كأمان بيني خبيرة بصيرة سميعة دعاء كرم بو جيانا خو بري بو آخرته بلي دعاش بكا إنجا لباش إيوا نابي هر أوا آرامي قرد وباشان دعاي كرد وبشتو بنابي خوابستو طواو لي قرا إنجا دبي هول بدا من أتم دكانيك دا أنيم ببسم الله ودس بأكم وباشان قناعتم دبي هبي وباشان كشتيكم فروش بليم خوايا الحمد لله
و پاشان ئەگەر بەردەوام بووم سوێندی بەدرۆ نەخۆم لەسەر ئەمیشە ئەمە سەبرەوام لێ ئەکا خوای گەورە کە بگەمە ژیانێکی ینی لەبار ژیانێکی ڕاستەوڕێ ئەو کاتەی زیاتریشت بەسەردا ئەبارێ ئەگەر هاتوو ینی پابندی ڕێنمایەکانی خوای گەورە بووی. تمام مامۆستا بەرینوکە بەحسا هەندێک بەشێک خۆشیە ژیانی کە تایبەتیژش بووی ژنێ زەڵامێکی ڕێک و پێک و مسلمانش بووی زەڵامێژی هەر هەوسا باشە وەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەحث کرد یعنی ژیان و دنیا خۆشینە خۆشترین خۆشیاوێژی ئەلمەرئە الصالحە یعنی ژنکە یا ڕێک و پێک یا مرەتەب و ئیماندار یعنی ئەگەر هەوسا بێت ژیانت ناوبینە ژن و میرەدا بەری ئەم دەست بەحث بکەین سەروی عەردی تایبەتەن بەحسێ گەنجا بکەین یعنی گەلە جۆرە دەبێت ئەس گەنج کوڕ دەبێت ئەس ژنێ نائینم بۆ چییە دەمەکە و ئەزێت وێ دنیایدا دەرباس خودی کەریمە بۆ دروست کت ژێە هەی بێژت ئەس چی ناکەم هەمە دەمەکە ئەزێت ماڵە بابێ خۆدا بم پشتێنگێکە چاوە تێڕوانینە ئیسلامیدا چاوە بەحسە زەواجی و ژیانە نێوبینە ژن و میرەدا وەتێکردن و بڕیاردان لەسەر زەواجی زۆر جوانە بڵێ بەڕاستی معلومی هەموو بینەرێکە هەموو بیسەرێکە هیچ یاسایە کۆکو ئیسلام گرنگی بە خێزان نەداوە هەر لە سەرتاوە ئیسلامدا کۆچی ئەکە لە پیاوێک کە ئەبەدەن هەرگیز یعنی نزیکی زینە نەکەوێتەوە ولا تەقرەبوا الزینە باشە بە هەرگیز نزیک نەبیەوە ئەوە بۆ ئەوەی داهاتوویەکی جوان بۆ جەنابەت تۆمار بکە خۆی بۆ خۆی تۆمار بکە مستەقبەلێکی خاوێن ئەوە لێ ڕادەست پێەکە پاشان ئەفەرمێ ئێوە ژن بێنن لە بەرەوەی بەرەکەتی خوای تێدا و پاشان ئەفەرمێ فەقەد استەکمەلە و نیوەی ئیمانی نصف الدین نیوەی ئیمانی تەواو ئەبێ ینی ئێستا کە گەنجێک کە ژنی نەهێناوە نیوەی ئیمانی هەیە هەر چەندە بەدینێش بی بەڵام ئەوە ینی فەزلیەتی گەورەی ژنهینانە پاشان ئەفەرمێ بەڵێ منداڵبوون ینی پێشی ئەوەی کە بچینە مەسەلەی منداڵەوە شتانە يعني زۆر مهمە ئەوەمان لەبیر بێ هن لباس لكم وأنتم لباس لهن بۆەوەی بەسە کامل تشتێ ژیانێ بەحسێ ئاخرەتت بڵێ بیللا ینی ئیسلامی پیرۆز دین و یاسا و ڕێسایە جوانەکەی ئێمە ئەفەرمێ ئەی پیاو ئەتۆ بزانە و ئەی ژن ئەتۆش بزانە هن لباس لكم وأنتم لباس لهن يعني ئافرەتان جلوبەرگن بۆ پیاوان يعني عیب داپۆشەرن يعني پیاو بەچی وە جوانە بە جلوبەرجیەوە جوانە و ئافرەتیش بە هەمان شێوە ئەم پیاوە عیب و عاری ئەم ئافرەتەیە شەڕەفی ئەم ئافرەتەیە کەواتە ئەوەش ئەوە لەلایەشی تر ئینجا ئەفەرمێ منداڵ بزانە کاتێک کە منداڵە بێ ئیسلام بیر لە منداڵە ئەکاتەوە هەر لە ئەوەلی وە لەدایک بۆ وەرە یاسایەک پێشانی من بدە بۆ بینەران باس بکە لەم ئیسلامە گەورەتر و مەزنتر ئەم منداڵە ساوایە کە هیچ عەقڵی نییە شعوری نییە تەنیا هەستی هەیە وەجوێیەکانیشی بووینەوە لەوانەیە چاویشی جوان نەبێت ئیسلام ئەفەرمێ بۆ ئەوەی داهاتووی پڕ بێ لە بەرەکەت ساڵح دەرچی ئەفەرمێ بە گوێی ڕاست و چەپی بانگدان و قامەت فێری یعنی بگشتی پرسیار فێری ئەو درست بێت یعنی هاوسەرگیری ئیسلامی دەژبووی بەردەوامیە ژیانێ فەرزە یانژی سنەتەکە پێغەمبەری سەڵ سەلەم بەڕاستی هاوسەرگیری ئەگەر یعنی ئێمە لەو زمانەی خۆمان دەبی بڵین بە فەرد العینە فرد العين لە هەندێک حالەتدا ئەتوانین ئەوها بڵین بۆ نمونە ینی گەنجێک لەناو کۆمەڵە ئافرەتێکە ئەوە لا حەیە فی بیانی الدین ئێمە هەمومان هەستمان هەیە ئێمە هەمومان یعنی هەستێکی تایبەت بە خۆمان هەیە لە پیا و ئافرەت لەو زەمانە وەکو زمانی ڕابردوونیە بڵێ من ئەسمە ئەشکەوت و خوا ئەپەرستم وەکو ئەو زەمانە نییە بڵێ وڵا فەیسبوک و ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن نییە هیچ ئافرەتێک نابینم ئاگام لە خۆمەبی ئەوە ئەو سەردەمەنیە بڵێ من گەنجێکم هەموو ڕۆژ بە ڕۆژوو ئەبم یان زۆربەی ڕۆژەکانم بۆ ئەوەی چاو دامێنم پارێزراو بێ کەواتە ئەتوانین بڵین بۆ گەنجێک فەرد العینە کە لە ناو ئافرەتاندا بێ کە بزانێ ینی تەئسیری لێ ئەکا تەئسیری لە جنسی ئەکا دومای کێ کورتی مامۆستا ئەگەر زەواج هاتەکردن پشتێنگی هەردوو ژن و زەڵامە تایبەت بووی بەردەوامیە ژیانی ئەس بەحەستکەن بڵێ یعنی بڕیاردان جارێ زارۆکانە ئینن بۆوانە درستە یانژی بڵێ درستە ئەوان لە نێوان خۆیان ئیتیفاقەکەن بۆ مەسەلا پڕێڤە چوونە ژیانێت بڵێ ئەوان بۆ خۆیان ئیتیفاقەکەن ئەڵێ مەسەلەن ئەڵێ ئافرەت من جارێ حەزم لێ نییە منداڵمان هەبی ئەویش ئیستیجابە ئەنوێنێ وەڵامێکی جوانە داتەوە بەس پێم خۆش لەگەڵ ئەم مەسلەی ژن و مێرد و ئەم داهاتوو ڕوونا حەزم لێ و بە کورتی باس بکەم کە ینی بابەتەکەم تەواو ڕوونکەمەوە پێغەمبەری خوا ساسە ئەفەرمی خەیڕوکم خەیڕوکم لی ئەهلی باشترین کەس
کەسێکە لە باشترین کەس بێ بۆ منداڵەکانی بۆ خێزانەکانی ئێمە ئەم ماوە قسەی خۆش و نکتەی خۆشمان زۆر جێلەبوو لەسەر ئەو کەرنتین و ئەم شتانە کە پیاوەکان لە ماڵ بوون یعنی بۆ نمونە چەند خۆش بوو هەستێکی چەند خۆش بوو ئەم پیاوە یارمەتی خێزانی خۆی ئەدا نانی لەگەڵ حازرە کرد ئاگای لە منداڵەکان ئەمە سیفەتی پێغەمبەری خوایە و دەبێ ئەم ئافرەتەش حیساب کە پیاوی ئەو چەند میرەبانە دەبێ یعنی چاکەی بەرامبەرتری جوانتری بەرامبەر بکە کەواتە داهاتوو گەشی پەیوەستە بە خۆمانەوە خۆمان دەبێ هیممەت بکەین لەسەر ئەم شریعەتە پیرۆزە ئەم قورئانە پیرۆزە مامەڵە بکەین جوانترین ژیان تۆمارەکەین هەم لە پیا و هەم لە ئافرەت بەڵێ دەستەکان خۆش بێ مامۆستا ئەم شەو لەگەڵمان بوو مامۆستا یاسین خۆشنا و زۆر سپاس یەکەین بۆ ئەو زانیاریانەی کە لە ڕووی پێکەوە ژیان و هەروەها داهاتوێکی گەشت لە ژیانمانە خستیە ڕوو زۆر سپاس داهاتوی هەمومان گەشتکە دەستی ئێوەش خۆش بیت و هیوای سەرکەوتن و بەرەکەت و ڕەحمەت بۆ جەنابتان بۆ تەواوی پێشکەشکاران بۆ هەموو ئەو کەسانێک کە خزمەتی ئیسلامەکە زۆر سپاس دەکەین هەروەکە زانین ژوان خورما بێژگەوەی کە سوودێکی تەندروستی هەیە یەکێکە لەو خواردنانەی کە لە مانگی ڕەمەزانە باسی خواردنە یەکێکە لەو خواردنانەی کە پێغمبەر صلی الله علیه و سلم وەکو سنت تەوسیە کردووە کە ئێمە لە کاتی بەربانگە خورما بخۆین و ئێمەش ئێستا ئەم بابەتەمان کە بۆ ئامادەکردوون باس لەوا کات کە هەموو ساڵێک لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواست لەسەر ئەم جۆرە خواردنەوە تا خورما زۆر زیاد دەکات چونکە هەم لە ڕووی تەندروستیەوە و هەم لە ڕووی ئاینەوە سوود بەخشە زۆرینەی ڕۆژوانانیش وەک نەریتێکی ئاینی سەرەتا بە چەندنکێ خورما بەربانگەکەنەوە سێدانە خۆی هەر سنەتە سێدانە لە ڕووی تەندروستیشەوە بە سێدانە کار بۆ هیدرات دروستەکات و چاوری ئەسووتێنێ بۆ لەبەر ئەوەش دوای ئەوە دەستەکەن بە خواردنەکانی دیکە دەخۆن و خورما دەیان جۆری لە بازاڕەکان هەیە و هەر جۆرێک و نرخێکی جیاوازی هەیە بە بەیەکەوە لەسەر نرخ و جۆرەکانی خورما لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەم فیچەرە ببین ناوم فەرهەنگە پیشەم دوکاندارە بەس ئیشی خورمای دەکەم خورما فرۆشی لە ساڵی 96 97 تا ئێستا لێرەمە من شارەزایەکم هەیە لە قەسب لە ڕووتاب لە خورما ئێستا مەسەلەن ئەم ببینم دەزانم باشیان خراپە چکە ماوەکە بەردەوام لەسەر سعرەکانیش تقریباً متەوەستمان هەیە گران هەیە ئەرزان هەیە لە 2000 دەست پێ دەکا هەیە بە 6000 هەیە بە 5000 ئیمە گرانیەکەی بە 15000 لە جێدیش لەوانەیە هەبی گرانتر بەس تقریباً بازاری ئێرە میلیە زیاتر عادی وەسەتیان دەوێت سعرەکانی خورما جۆری زۆرە جۆری هەیە مەسەلەن زەهدی هەیە ئەشرەسی هەیە برێم هەیە خستاوی هەیە بەرحی هەیە لەو جیانەی کە دێش پێشتر دەیانگوت خورما لە بەسڕای زۆر بەس ئێستا لەوێش کەم بوون لە دەوڵەتان دێ مەسەلەن خورما هەمان هەیە فەڵەستینیە لە فەڵەستین دێ خورما قەسب هەیە ئەجوا هەیە لە سعودیا دێ قەسپیدی هەیە لە سعودیا دێ لە ئێران دێ عێراقی خۆشمان هەیە پێشەچی لەگەڵ یەکە چیشم دەکرا لێرە من دەچمە مەکتەب دانێک دەچوومە مەکتەب دانێک داتمێرە پاشان ئەو بەجیەش ئەمن هێدی بەردەوام بوو ئەو کاتیش
خورما بابەتی کەم بوو ئێستا زیاتر بە پێشتر زیاتر خورما بوو خەسب بوو ئەشرەسی بوو بەس ئێستا بابەتەکان زیاد بوونە تایبەتمەندەکانی خورما ئەوەیە کە ئیسفادە هەیە زەرەری نییە لەبەرەوەی شەکرەکەی شیرنیەکەی تەبیعیە ئێستا خەڵک لەبەر هەندێک زۆر دەخوا نەباتی لەگەڵ چای دەخوا چونکە شەکری دی زەرەریە بەس ئەوە هەر چەندی بخۆی زەرەری نییە. گەڕاینەوە بۆ بڕگەی دووهەمی پرۆگرامەکەمان کە بڕگەی تەندروستیە و ئێمە هەموو جارات تەوەری تەندروستیەکان هەوڵی ئەوە ئەین کە زۆرترینی ڕێنمایە تەندروستیەکان لە هەموو بوارەکانەوە چ لە ڕووی دەرمانەکانەوە بێت چ لە ڕووی نەخۆشیەکانەوە بێت بۆ بینەر و بیسەرانی پرۆگرامی پاشی بخەینە ڕوو بەڵام ئەم شەو جیاوازتر تایبەتە ئەمڕۆ ئەتوانین بڵێم پزیشکێکی لەش جوانیمان لەگەڵ تەندروستیمان لەگەڵ کە پزیشکێکی لەش جوانی ئەو جار پزیشکێکی تەندروستی بۆ بەڵام جارە بۆ لەش جوانی کە لەلایەن ئەو بەڕێزە کاک سەردار ئیسماعیلە ئەمانەی بزانین وەرزشکردن چەندێک سوودی هەیە لە ڕەمەزان و چۆن ئەتوانین وەرزش بکەین و کۆمەڵە پرسیاری تر ئەوانی کە وەرزشەوان حەزیان لە وەرزشە و گرنگی پێدەن لەم بڕگەی دوور مەکەونەوە چونکە کاک سەردار زانیاری زۆر وردی پێوەتە. گەڵا بخێڕەتی زۆر سوپاس ڕەمەزانەوە بخێر و بەرەکەت خودی ڕۆژی نوێژ قبیل کردن ئینشاءالله ئینشاءالله ڕەمەزانتان پیرۆز ئینشاءالله خدا ڕۆژی و عیبادەتی هەموو لای قبوڵ دەکاتن ئەشیا خۆش دەست پێ بکەم ئینشاءالله بسملەوە هۆڵا وەرزشێڤە کرد ئەفشەڤ سوپاس بۆ خوا و دوای دەستخۆشیش لە برانی پێشمەرگە و ئاسایش و هەروەها هەموو ستافی تەندروستی بە پزیشک و بە پەرستارەوە کە ماندووبوونێکی زۆریان چێشت کە توانیان ئێمە پارێزن بەڕاستی ئێمە هەموو قەرزاریانین لە ڕاستیدا دوای کەمبوونەوەی ئەم نەخۆشیە لە کوردستان دیارە لایانی بەرپرست بڕیاریدا کە هۆڵەکانی وەرزش بکرێتەوە سوپاسیەوان دەکەین سوپاس بۆ خوش کە ئێمە دیسان دەرفەتێکمان بۆ دروست بوو کە هۆڵە بەرزشەکان بکەینەوە و خەڵک ڕوو لە وەرزش بکە بۆ ئەوی تەندروست بێتن هەرچەندە WHO ڕێکخراوی تەندروستی زیانی پێش لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی پەتای کۆڕۆنا ڕێنمایی ئەویان دەکرد کە خەڵک تەندروست وەرزش بکە بۆ ئەوی هێزی بەرگری لەشی زیاد بێتن بەڵام لەبەر با بڵێن لەبەرەوەی هۆڵەکان خەڵکێکی زۆر ڕووی تێدەکرد قەڵە باڵغ بوو وەک خۆپارێزیەک بڕیاردرا کە هۆڵەکان بە شێوەیەکی کاتی داخرێت بەڵام ئێستا ئەبر وەختەوە ڤەکری تایبەتمەندیەکە هەبووە بووە وەرزشوانە کەیفەکە بیا دیار بیاوێت هاتینە هۆڵێ یەکێک لەو شتە خۆشانەی کە من ئەوڕۆ بینیم کە چوومۆ ناو هۆڵەکەمان کراوە یاریزانەکان داهاتن دەیان گوت جەژنتان پیرۆز هەمووی بە دڵخۆشیەوە هاتبوون هەمووی حەزی دەکرد یەکسەر دەست بکاوە بۆ ئاسنی خۆی ماندوو بکە ئەو با بڵین ئەو دوو مانگەی قەرەبوو بکاتەوە کە هیچ یاریەکی وەرشی نەکردووە بەڵام بێگومان ئەوە ڕێنمایی تایبەتی خۆی دەوێت ڕاستە ئێمە لە ڕێی سۆشال میدیا و هەروە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن هەندێک گاریمان بڵاو دەکردەوە کە لە ماڵەوە دەکرێت بەڵام هەرگیز ئەوە جێگرەوەی هۆڵە وەرزشیەکان نییە چونکە هۆڵە وەرزشیەکان بڕێکی زۆر ئامێری وەرزشیتایە جگەلەوە یاریکردن بە کۆمەڵ زۆرە ڕۆحیەتێکی تێدا بێگومان هەر کەسێک لە یاری بکات دەبێتە هاندەرێک بۆ دەوروبەرەکەی بەڵام تو ئەگەر بەتەنیا لە ماڵەوە وەرزش بکەی بێگومان لەوانەیە بلا تەشبیهوەکی نوێژە جەماعەتە یعنی کەیفەکە تایبەتمەندیەکە هەیە بەڵێ لەوانەیە هەست بە بێزاریەک بکەی بەڵام کاتێک تۆ ئەگەر ئارەزووی وەرزشن نەبێ کە دەچێ ناو هۆڵێکی وەرزشی بێگومان لەگەڵ سیرکردنی دەوروبەرەکەت تۆش ینی هەست بە گەرم و گوڕی دەکە حەز دەکە یەکسەر یاریەکان ئەنجام زۆر چاکە
ماوسە سەردار کاتەوە بێت پێویستە ڕۆژوانان ئێستاشکە لە کاتی ڕەمەزانە و هەڵەکان کرایەوە کاتە ڕۆژوانان چۆن ئەبێت دەست بکەنەوە بە وەرزشکردن بە تایبەتیوانەی کە وەرزشی لە ژوانیەکەن وەرزش لە هەموو کاتێک پێویستە و دەتوانی لە هەموو کاتێک ئەنجام بدەیت بەڵام دەربارەی مانجی ڕەمەزان بێگومان تایبەتمەندی خۆی هەیە دەبێت جیاوازی بکەین لە نێوان ئەوەی ئەو کەسانی کە دەیانەوێت تەنها بۆ پاراستنی تەندروستی خۆیان وەرزش بکەن یاخود ئەوانەی دەیانەوێت کێشیان داگرن و ئەوانەشی کە دەیانەوێت ماسوولەکانی لەشیان دروست بکەن دەربارەی ئەو کەسانی کە دەیانەوێت کێشیان دابەزێنن کێشی زیادیان هەیە بێگومان لەگەڵ پێڕەوکردنی بەرنامەی خۆراکی ڕێکوپێک ئەگەر کێشەی گورچیلیان نەبێ دەتوانن کاتژمێرێک پێش بەربانگ وەرزش بکەن بەڵام وەرزشی قورزنا ئەمە دوای ئەوەی کە با بڵێن پێش بەربانگ پێش بەربانگ ساعتێک پێش بەربانگ ئەوانەی کە کێشیان زیادە بەڵام دوای ئەویش با بڵێن ئەگەر کات نەبوو دەبێت دوو کاتژمێر دوای ڕۆژوشکاندن ئینجا دەست بە وەرزش بکەن ئەو کاتیش گونجاوە زۆر چونکە و خواردنەی کە خواردوێتی بێگومان ناکرێت ڕاستە و خۆتۆ دەست بە وەرزش بکەیت چونکە کاتێک گێمە خۆراک دەخۆین بێگومان بڕێکی زۆر لە خوێن دەچێت بۆ گەدە کار دەکاتن ئەگەر هاتوو ئێمە یەکسەر دەست بە وەرزش بکەین بێگومان سوڕی خوێن زیاد دەبێ خێراتر دەبێ خوێن دەچێت بۆ هەموو بەشەکانی لەش وا دەکا ئەو خوێنەی کە چوە بۆ گەدە دووبارە ڕاکێشرێتەوە ئەمەش تووشی بەدهرسیمان دەکات بۆیە وا باشترە ئەگەر وەرزشکرا بۆ کەسانەی کە باسمان کرد کە دەیانەوێت کێشیان داگرن یان کاتژمێرێک پێش بەربانگ یاخود دوو کاتژمێر دوای ڕۆژوشکاندن دەست بە وەرزش بکەن بۆ یاریزانانی لەش جوانی ئەوە ناگونجێ پێش بەربانگ وەرزش بکەن دەبێ بە هەمان شێوە دوو کاتژمێر دوو باش باش بەڵێ ئینجا دەتوانن دەست بە وەرزش بکەن چونکە یاری با بڵێن لەش جوانی یاخود بنیاددانی ماسوولەکان میکانزمەکەی تۆ کاتێک با بڵێن هەر ماسوولکەیەک کاری پێ دەکەی ئامانجەکەت ئەوەیە زۆرترین ڕێژەی خوێن بگەێنی بە ماسوولکەکە کاتێک ئەو ڕێژە خوێنە گەیشتەوێ بێگومان ئەو خوێنە هەڵگری پرۆتین و ڤایتەمین و خوێیەکان زاییەکان و کاربۆیدراتە کاتێک کە گەیشتەوەی بێگومان قەبارەی خانە ماسوولکەکە گەورە دەبێتن بەڵام تۆ ئەگەر وەرزشت کرد بەبێ ئەوەی با بڵێن ئەو ڕێژە پرۆتینەی کە لەش پێویستێتی وەریگری لەوانەیە تەنها تەندروستیت باش بێ و بەڵام بۆ بنیادنانی ماسوولەکان نابێ جگەلەوە ئەو کەسانەی کە دەیانەوێت بۆ تەندروستی خۆیان یاری بکەن ئامۆژگاری ئێمە ئەوەیە کە یاریەکانی وەرزشی لە مانجی ڕەمەزاندا یاری سووک بن یاری قورس ئەنجام نەدرێ ئەوە یاریزانانی لەش جوانیش دەگرێتەوە ئەوانەی کە خشتی خۆ یە وەرزشت هەیڤە ڕەمەزانێدا 100% بێت بگۆڕین بێگومان دەبێت گۆڕانکاری بەسەردا بێت دەبێت یاریەکان سووکتر بێ جگەلەوە خۆراکەکە ئێمە لە بەرەوەی بەڕۆژوو دەبووین نزیکەی 16 کاتژمێرێک تۆ ئاو ناخۆیەوە هیچ ناخۆی بێگومان ئەگەر تۆ یاری قورس ئەنجام دی ئەوە کاریگەری خراپ دروست دەکا لەسەر گورچیلەکان هەروەها لەسەر دڵیش بۆیە وا پێویستە کە یاریەکان سووکتر بکرێ لە مانجی ڕەمەزاندا ئەوە دەربارەی مانجی ڕەمەزان جگەلەوە ئاخر هەر لە مانگی ڕەمەزانە با بۆستین منیش پرسیارەکەم هەرەوەیە ئەوانەی کە بە ڕۆژوو ئەبن و وەرزشەوانیشن بێگومان تۆ 16 ساعت خواردن نەخواردەوە کە خواردنە خۆیتر سفرە کراوەیە خواردنەکە قورسە چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتە بکەین خۆ ناتوانین کەمتر بخۆین ئێمە دەتوانین هەر کەسێک ئامانجێکی هەبێت دەتوانێت مەسەڵەن جێبەجێکە ئەوانەی کە ئەوانەی کە دەیانەوێت چێشیان کەم بکەن دەبێت پابند بن با بڵێن بەرنمەیەکی خۆراکی دیاری کراو زۆر گرنگە ئەو کەسانەی کە چێشیان دادەگرن ئەژماری ئەوە بکەن ڕۆژانە تۆ چەند کەلۆری وەردەگری و چەند دەسووتێنی واتە چەند وزە وەردەگری پێویستە و چەندیش دەسووتێنی دەبێت بەڵانسێک ڕاگری بۆ ئەوەی با بڵێن چێش تێک نەچێگە بتێ چێشت دابەزێ بێگومان ئەوەی کە سەرفی دەکەی دەبێت زیاتر بێ لەوەی وەری دەگری بۆی پشت بەو چەوری ئەمبار کراوە بەستی کە لە لەشدا کۆبۆتەوە بەڵام دەربارەی با بڵێن یاریزانانی لەش جوانی کاتێک کە ڕۆژوو دەشتێنە لەوانەیە هەموو شتێک بخواخۆی بۆڕانەگیرە بەڵام بۆ ئەوانیش وەک ئامۆژگاریەکیش بۆ ئەوان ئەگەر بیانوێ لەشیان چەوری نەگرێ و تێک نەچێ دەبێت بەرنامەی خۆراکی دیاریکراوە بێ کاتێک مەسەلەن کە تۆ دەست بە ڕۆژ کاتێک کە ئێمە فتار دەکەینەوە ڕۆژومان دەشتێنین دەبێت سەرەتا بۆ نمونە بە 3 پەرداغ ئاو 2 پەرداغ ئاو دەست پێ بکەین ئەوە
لایەک لە گەدە داگیر دەکاتن جگەلەوە ئەو ڕۆژانە تۆ با بڵێن ئێستا ئێمە لە وەرزی گەرماین بڕێکی زۆر لە خوێیەکان زایەکان و ئەو لە شتکەم بۆتەوە ئەوە قەرەبووی دەکاتەوە هەروەها سوودی تریشی هەیە وا دەکات کە میتابۆلیزمی لەش خێراتر بێ و گورچیلەکان دەست بەکار بکەنەوە ئەوە بە شێوەیەشی کشتی سوودەکانی ئەوە اینجا دەتوانانی دوای ئەو با بڵێن یەکێک لە میوەکان بۆ نمونە خورما کە ڕێژەیەکی باشی وزەی تێدایە هەردانەیەک نزیکەی 37 کەلۆری لە خۆ دەگرێت ئەوانەی کە دایانەوێت کێشیان دابەزیان پارێزگار لە کێشی خۆیان بکەن ئاگادار من لە دوو سێدانە زیاتر وەرنەگرن هەواڵێ نزیکی وەرزشوانە تایبەتیژێت لە جوانی نەت ڕەمەزانێدا گشتی خورما هەواڵێکی باشە نه خورما هەر یۆل دەفوە هەی بێگومان تۆ بۆ هەموو جوڵە وەرزشیەکان زوڵەی ڕۆژانە پێویستت بە کاربۆیدراتە خورماش بە سەرچاوەیەکی باشی کاربۆیدرات دادەندرێت لە بەرەوەی دوو زۆر شەکریتیایە بڕێکی زۆر خوێی کانزاریتەیە ڤیتامینەکانی تێدایە بەڵام نابێت لە بڕی پێوی زیاتر بێ بۆ نمونە لە سێدانە زیاتر نەبێت سێدانەکە هەردانەیەک با بڵێن 37 کەلۆریە تۆ ئەگەر بە نمونە بێین تۆ دەدانەیەک وەرگری دەکات 370 کەلۆری ئەوە بڕێکی ئەجگار زۆرە باشە کاکسەر دەتە بەحسە هەندێک کالۆریە کرسی و 7 و 20 و نەزانم خورمێ حجمێ ئیشکال گەل کالۆریە توێ و کاربۆهیدرات و بێگومان تۆ چەند حەجمەکەی گەورەتر بێ بڕی ئەو وزەی کەتیدا ئەوەی کە ئێمە دەڵێن بە نمونە مەسەلاەن دانەیەک خورماسی و 7 کەلۆری تدا ئەوە با بڵێن دانەیەکی بچووک وەسەد وەرگیراوە چەند قەبارەکەی گەورەتر بێگومان ڕێژەی جاداش ڕەمەزانێ بدەرکەوین وێجارێ آخر من ئەو پرسیارە لەسەر ڕەمەزانیە بێژگە لە ڕەمەزانانی ساچین و ناو بابەتی ڕەمەزانیش بەس باسی دروستکردنی ماسوولکە و بەهێزکردنی ماسوول کەس کرد کاکسەردار بۆچی خانمان زۆر درەنگتر ماسوولکەیان بەهێزترە بێ و گەورە ئەبێت بەڵام لە پیاوانە وان نییە بە دوو مانگێک سەر بە سێ مانگێک سەر لی دەرەکەی بەڵام بۆ خانمان وانە چییە خواردنەکەمان کێشەیەتی سوفان خۆتەلبەرنەوەکی کاکسەرداری خۆلێت با بینیم هەوەسم کرد دەمێ ئەمەژە بە شتێک بکەم چ لە ڕووی بنیادنانی ماسوولکە چ لە ڕووی چێشدا بەزانەوە پیا و ئافرەت فەرقی هەیە هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە پێکاتەی لەشی پیا و ڕێژەی ماسوولکەکانی قەبارەی ماسوولکەکانی گەورەترە ڕێژەی چەوری لە لەشی ئافرەت زیاترە چەند ئێمە ڕێژەی ماسوولکە لە لەشمان زیاتر بێ کردداری میتابۆلیزم لە لەشمان خێراترە واتە ئەمە چ بۆ چێشدا بەزاندن چ بۆ بنیادنانی ماسوولکەکان جیاوازیە بەڵام نابێ ئەوە لە بیر بکەین ئەوە مانای ئەوە نییە کە ئافرەتان ناتوانن ماسوولکەکانی لەشیان بەهێز بکەن من لەگەڵ بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوە دانیم کە ئافرەتان ببنە بەدی بڵدەر بەڵام خاوەنی لە شولارێکی ڕێک بن بێگومان پەیکەرە ئێسچی مرۆڤ بە ئافرەت و بە پیاوە ماسوولکەکان ڕایگرتووە بوونی ماسوولکە لە لەشی پیا و ئافرەتیش دەتوانم بڵێم پێوەرە بۆ گەنجی ئەو کەسە چونکە ئێمە تاکو ماسوولکەکان لە لەشمان بەهێز بێ ڕێک بێتن ئەوە تۆ گەنجتری بۆیە هەردەم ئێمە ئامۆژگاری ئەوە دەکەین کە بایەخ بە وەرزشکردن بدەن کە وەرزشکردن دەبێتە هۆی پارێزگاریکردن لەمانەوەی ماسوولکەکان تاکو ماسوولکەش لە لەش بمێنێ بێگومان تۆ بە گەنجی دەمێنیەوە تەمەەن کاریگەری هەیە کۆمەڵێک فاکتەر هەیە کە کاریگەری لەسەر با بڵێن دروستکردنی ماسوولکەکان هەیە یاخود چێشدا بزانیش بە هەمان شێوە تەمەەن یەکەکە لە کاریگەریەکان خەوتن خۆراک یاریکردن ئەوانە هەمووی فاکتەرە کاکسەر ئەس بجارە پرسیارەکە گەلەکە تایبەت بکەم جانزم کەدی بەرسە ڤیدیۆ نە ئەم ئیسلامی دەت بژین حتى وەنذر عشيرتك الأقربين يعني ئەبێت نزیکیتە بگەهینە یانژی فێر بکە خێزانەتە وەرزشێت کرد یانژی یا دیری وەرزشێ و کارێتە و ژیانەتە وەرزشیە ناسوپاس بۆخوا خێزانەکەشم وەرزش دەکا بەس بۆ تەندروستی خۆیەتی گرنگەوەت کرد تا فێرکردی بەڵێ هاندەرێش بەر لەوەی ئێمە زەواج بکەینەوە بۆ خۆی وەرزشوان بووە ئەنیا چەندە دکتۆریشە بەڵام وەرزشوانیشە لە هەمان کات خۆی حەزی بە وەرزشە و جگەلەوە ئەو دەستکەوتە گەورانەی من بەدەستم هێناوە هەردەم پاڵپشتم بۆ لەگەڵیش ئەگەڕێنەوە ناو بابەتی ڕەمەزان و پرسیارە ئەوانی کە وەرزشەوان ئێستا حتمما بینەری ئەوەن چاوەڕێ ئەوەن کە فترەیەکە زۆر وازیان هێناوە یاری ئاسن ناکەن ئامێرەکان لەوێ نییە لە ماڵەوە کاریگەری چەندێک ئەبێت تا ئەگەڕێنەوە سەر ئەو دۆخە ئاسایی خۆیان چۆن ئەبێ بگەڕێنەوە من تازە ئاماژەم پێکردم ئەو یاری زانانی کاتونەوە هەمووی حەزی لێە ینی
دەست پێ بکاتەوە بەهێزەوە یاریەکان بکە زۆرترین ڕێژەی قورسایی بەکاربێنێ بەڵام ئێمە ڕێنماییان دەکەین ئەم بۆ نمونە ئەمڕۆ من لە هۆڵەکەی خۆم ئەو یاریزانانی کە داهاتنەوە دەستیان پێ دەکرد من ڕێنمایی ئەوم دەکرد کە ئەو کێشانی کە بەکاری دێنن هەمووی کێشی سوک بن تکرارەکان زیاد لە پێویست نەبێ و لە دوو سێتیش زیاتر نەکەن چونکە ئەگەر هاتوو بۆ نمونە یاریزانە پرۆفیشناڵەکانیش ئەگەر هاتوو ماوەیە گوازی لە یاری هێنا لە پڕ بێتەوە یاری بکە لەوانەیە تووشی کۆمەڵێک پێکام بێتن چونکە کاتێک ئێمە با بڵین یاریە وەرشەکان ئەنجام دەدەین ئەوە ماسوولکەکانمان ڕاهێناوە بەستەری ماسوولکەکانیشمان ڕاهێناوە کە تحملی ئەو جۆرە با بڵێن قورسی یاریانە بکە بۆیە لەوانەیە تووشی هیچ کێشەیەک نەبی بەڵام تۆ لە پڕ ئەگەر بێت و ماوەیە یاری نەکەی بێگومان خانەکان ماسوولکەکان خاو دەبنەوە بەستەرەکان خاو دەبنەوە تۆ ئەگەر وەکو پێشووتر بیر بکەوە بڵێ ئەم یەکسەر یاریە قورسەکان ئەنجام دەم خوانە خواستە لەوانەیە ماسوولکەکە تووشی دڕام بێ یاخود بەستەرەکە بپچڕێ تووشی کۆمەڵێک کێشە دەبی بۆیە دەبێ تۆ ئەو ماوەی کە با بڵێن یاریت نەکردووە کە هاتیەوە دەست بەیاری کرد بوون مونەوە تایبەت بەیاری لە جوانی دەبێت لە دوو سێتەوە دەست پێ بکەی هەفتەی داهات و سێ سێت هەفتەی دوایی چوار سێت ئەوانەی کە دەیانەوێت کێشیان داگرن بۆ نمونە ئەوانەی ئێستا با بڵێن دوای ئەوەی لە ماڵەوە دانیشتبوون خەڵکێکی زۆر پەیوەندیان پێوە کردوم کە کێشیان زۆر زیاد بوو لە حەدی خۆیان چووکار دانیشتونە لە ماڵەوە خواردویانە بەبێ هەتاگەر با بڵێن کەمیشیان خوارد بێت لەبەرەوەی زوڵەیان کەم بۆ وزیان کەم سەرف کردووە کێشیان بەرەو زیاد بوون چووە بۆ ئەوانش ئامۆژگاری کاتێک کە با بڵێن لەسەر ڕاهێنەرەکان زۆر پێویستە کە ڕێنماییان بکەن بۆ نمونە دەربارەی مەسلەی چێژدابەزان کە دەست بە یاری دەکەن بێگومان لە یاریەکانی ئایرۆبیکەوە کاردیۆوانە دەست پێ دەکەن لە با بڵێن پاسکی لە ڕاکردنە مەلەکردنە دەبێ ئەوانە کاتەکەیان بەرەبەرە بۆ زیاد بکرێن بێگومانەوەش گۆڕانکاری بەسەردادە بۆ نمونە ئەگەر لە ڕاکردنەوە دەست پێ بکەین تۆ ناتوانانی یەکسەر کاتژمێرێک ڕاکردنی بۆ دانێ دەبێ هەفتەی یەکەم بۆ نمونە دەدەقەیەشی بۆ دانێ دوای کاتەکە بەرەبەرە زیادکەی ئەوە جگە لە بەرچاوگرتنی تەمەنی ئەو کەسە و هەروەها دەبێ بێگومان لەوەش ئاگاداربی لەوانەیە کێشەیەکی تەندروستی هەبێ ئەو کەسە بۆیە دانانی با بڵێن یاریەکان دەبێ بەپێی تەمەنیش تەمەەن زۆر گرنگە لە بەرچاو بگیرێت یان ئێستا ئەم فترەیە کە ئەم هەفتەیە ئەبێت چاوەڕوانی ئەوە بکەین تەشە نوجات و هەمووان تەقەڵسات لە بەڵێ ئەگەر هاتوو تازە ئاماژەم پێکرد یاریەکان بە شێوەیەکی ڕێک و پێک و هەنگاو بە هەنگاو ئەنجام بدرێ ڕاستە مەسەلەن تووشی ڕقبوونی ماسوولکەکان دەبین بەڵام زۆر کەمتر دەبێت زۆر کەمتر دەبێت ئەگەر هاتوو ئێمە هەنگاو بە هەنگاو بڕۆین تووشی ئەو کێشانە نابیت پێدێ یانژی پیشەوی وەرزش باشترە بۆ هەر وەرزش جوانێکی ئەگەر هاتوو باسی کاتەکان بکەین دەربارەی با بڵێن کام کات بە سووترین کاتە بۆ وەرزشکردن بێگومان بەیانی زوو باشترین کاتە چونکە ئێمە کاتێک کە لە خەو هەڵدەستین پێش ئەو خەوتوین هۆرمۆنەکانی لەشمان هەمووی با بڵێن گەیشتۆتەوە ڕادی ئاسایی خۆی لەش ڕێستێکی باشی وەرگرتووە جگەلەوە با بڵێن ئێمە لە کاتێک کە دەخەوین هۆرمۆنی گەشە گرۆث هۆرمۆنیەکێکە لەو هۆرمۆنانەی کە بەرپرسە لە بنیادنانی هەموو شانە و خانەکانی لەش بێگومان ڕێژەکەی بەرەو زیاد بوون چووە هۆرمۆنەکانی تر هەموو ڕێک بوونەتەوە کاتێک تۆ بەیانی هەڵدەستی لەشت ئامادەیە بۆی وەرزش بکەیت جگەلەوە سەر برسێ شەکی بخۆن ئەگەر ئەو کەسە دەبێ ئێمە جیاوازی لە نێوان چێژداگرتن و پارێزگاری لە تەندروستیکردن و بنیادنانی ماسوولکەکان بکەین ئەوە سێ لایەنی جیاوازە ئەگەر هاتوو بۆ تەندروستی خۆت بێ یاخود بۆ چێژدابەزاندن بێ بێگومان دەتوانی بەر لە خواردن با بڵین بەگەدە بەتاڵی بە تایبەتی بوانی کە دەیانەوێت کێشیان داگرن لە بەیانی زووەگەر هاتوو نیو کاتژمێرێک یاریە هەواییەکان بکەن ئایرۆبیکەکان سوودێکی ئێزگار زۆر دەبینن بەڵام بۆ یاریزانانی لەش جوانی بێگومان تۆ دەبێ ئێمە ئاماژەمان بۆ کاتێک کە تۆ یاری دەکەی یاری بە هەر ماسوولکەیەک دەکەی ئامانجت ئەوەیە کە زۆرترین ڕێژەی خوێن بگەێنی بە ماسوولکەکان کاتێک ئەو خوێنەش گەیشتەوە بێگومان هەڵگری پرۆتین و ڤایتامین و خوێیەکان زایەکانە بۆ ئەوەی خانە ماسوولکەکان قەبارەیان بەرەو گەورە بوون بچێ ئەوە جیاوازیەکەیانە جگەلەوە ئێمە ئەگەر باسی سوودی وەرزشی بەیانی بکەین بەشی سەرەوەی سیەکان ئەو کات
بە باشی کار دەکات واتە تۆ زۆرترین ڕێژەی ئۆکسسیین وەردەگری ئێمە جگە لە دەبێەوەمان بیر نەچێت جگە لە گەیاندنی پرۆتین و ڤیتامینەکان بۆ خانە ماسوولکەکان پێویستمان بە ئۆکسسیینیشە ئۆکسسیین زۆر پێویستە بۆ بنیادنانی ماسوولکەکان و جگە لەوە بۆ دابەزانانی کێشیش چونکە ئێمە چەند بڕی ئۆکسسیینی باشتر وەرگین با بڵێن سەرفکردنی و زەل لەشمان باشترە هەندیشمە بدێت وەرزشە خۆ بکەینە سپێ دەهیە بەڵام ئەوە مانای ئەوە نییە ئێمە کاتەکانی کە وەرزش نەکەین چونکە زۆر لە ئێمە لەوانەیە بەیانیان کاتی نەبێ بۆ وەرزشکردن بەڵام هەر کاتێک تۆ بە گونجاوت زانی دەتوانی وەرزش بکەیت ئەوە ڕێگر نییە نێکین بە حیجە بڵێ وەڵی ناتوانین یاری بکەیت چەندێک پێش خەوتن ناتوانانی وەرزش بکەیت کاتژمێرێکی بڵێن لەمەە سەخفی زەمەنی ئەمەنەیە نابێت لەمە بە دوا وەرزش بکەین لە سێ کاتژمێر پێش خەوتن وا باشترە وەرزش نەکرێ ئەوەی بە ئارامی بخەوی چونکە ئەگەر با بڵێن زۆر ماندوو بوو یان کفت بووی لەوانەیە خەوەکەت ناڕێک بێتن زۆر چاکە ئێستا پرسیاری ئەو کەسانی کە پرۆتینیان بەکارهێنەوە مکەمل غذایەکان و ترەوانی تاواوکەرە خۆراکیەکان تاواوکەرە خۆراکیەکان ئەوانە ئەبێت چی بکەن کە لە ڕەمەزانە دابڕاون و ئێستا دەگەڕێنەوە سەر بەکارهێنانی پرۆتین ئێمە باسی ومان کردوتمان تەواوکەری خۆراکی واتە خۆراکی سەرشین تەواوکەری خۆراکە بێگومان پرۆتینی ئاژەڵیمان هەیە پرۆتینی ڕۆچشمانەیە پرۆتینی ئاژەڵی لەگەڵ ڕۆچەکە جیاوازی لەوەدا ئەو 22 ترشە ئەمینەی کە پێی دەڵێن پرۆتین هەشتیان سەرچینە لەناو با بڵێن بەرهەمە ڕۆچەکاندا کەمە دەبێت پشت بە سەرچاوە ئاژەڵیەکان بەسین ئەوە بە تایبەتی بۆ یاریزانانی لەش جوانی چونکە ئەو هەشت ترشە ئەمینە لەش ناتوانێت دروستیان کە تەنها تۆ دەبێت پشت بە سەرچاو ئاژەڵیەکان بەستی لە گۆشت و شیر و هێلکە دەربارەی یاری لەش جوانی ئەوانەی کە دەیانەوێت ماسوولەکانی لەشیان بنیاد بنێن جیاوازیەکەیە کەسێکی ئاسایی ڕۆژانە بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەشی غرامێک پرۆتینی دەوێت غرامێک تا 1.3 ئەگەر پیاو بێ ئەگەر ئافرەت بێ نیو غرامی دەوێت یاریزانی لەش جوانی تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی قەبارەی ماسوولکەکانی گەورەترە پێویستی بە ڕێژەیەکی زیاترە بۆ نمونە بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەشی 2 غرامنی و تا 3 غرام پرۆتینی دەوێت ئەو خۆراکی کە ئێمە ڕۆژانە دەیخۆین لەوانەیە با بڵێن ئەو بڕەدابین نەکە ئەو تەواوکەرە خۆراکیە بۆ ئەوە دانراوە کە بێتە تەواوکەری ئەو خۆراکی کە تۆ ڕۆژان وەری دەگری بۆ نمونە ئەگەر لە با بڵێن خواردنی ڕۆژانت تۆ بە پێی چێشی لەشت بۆ نمونە 250 غرام پرۆتینت پێویست بوو تۆ دەتوانی بە خۆراکی ڕۆژانت نزیکەی 180 غرامێک بە خۆراک بەدەستپێنی چل غرامەکەی تر یان 20 غرامەکەی تر دەتوانی لەو تاواوکەرە خۆراکی بەدەستپێنی تۆ ناتوانی بڵێ من تەنها بە خواردنی ئەو تاواوکەرە خۆراکیە ئیترواز لە خۆراکەکان کە دێنم نەخێر ئەوە سەپلمنتە واتە تەواوکەری خۆراکە سەرنجەکەتە بەڵام دەبێ وریای ئەوەش بن ئێمە هەموو جارێ لە هەموو با بڵێن لە هەموو شوێنەکان لە هەموو هۆڵەکان یاخود با بڵێن لەو دەوراتانی کە دەکرێتەوە هەردەم ئامۆژگاری ئەوە دەکەین ئەو کەسانی کە تاواوکەرە خۆراکیەکان بەکاردێنن دەبێ بەڕێنمایی کەسی شارەزا بێ و هەروها چەند پشکنینێکەیە زۆر گرنگن دەبێت کرابێتن کە ئەو کەسە گورچیلەی تەواوە کێشەیەکی دەتوانێت چەندێک دوایی وەرزشکردن چەند مانگ دوای وەرزشکردن بۆی هەیە وەرزش هەوان پرۆتین بەکاربێن هەر لە سەرەتاوە بۆی هەیە نەخێر پیس پێویستی پێنیە لە سەرەتا تاواکە بەداخەوە ینی من لە زۆر بیستومە لە زۆر هۆڵەکان هەر لە سەرەتای دەستپێکی وەرزشی و یەکسەر پرۆتینیان بۆ دادنێن تۆ ئەو کەسە جارێ ماسوولکەکانی قەبارەی گەورە نەبووە پێویست ناکەوەی بۆ دانەی دەتوانی خۆراکی تەندروست و هەروەها سروشتی بۆ دانێ پێویست ناکات تەواوکەری خۆراکی بۆ دانێ بەڵام کاتێک کە ئاستی پێشکەوت قەبارەی ماسوولکەکەی بەرەو گەورە بوون چوو بەلانی کەم دەتوانی پاش مانگونی وەک 2 مانگ اینجا بڕێشی دیاریکراوی بۆ دانێ بەڵام دەبێت دیسان ئەوە لەبەر چاو بگرین ئایا تۆ کاتێک کە بەرنامەی خۆراکی بۆ دادنەی ڕێژەی پرۆتینەکە چەندە لەگەڵ تاواوکەرە خۆراکەکەی دەوێت بیکەیە با بڵێن تاواوکەری یەک پرسیارە کە کورت و جوابەکە کورت
مەلەڤۆن یان خواردان یان ژی ئاسن بۆ کەسێکی ئاسایی کیشێک باشترە بۆ کەسی ئاسایی مەلە لە پێش هەمووە مەلەڤۆن بەڵانی مەگەلە پرسیۆری دیەتین پرۆستیژی بەس ئەس چەند شنەوەتت کینوکە شنەوە ناو تا ئێستا ژمارم نەکردو بەس لەوانەیە بتوانم 200 شڵە هەر تەندروست باش کاکسەبەت گەڵمەبی ئەمە منێتۆینە شڵە دەرفەت هەبت جۆرەکە دژیان پێی بەپڕی نەخۆر بەسی وەرزێ بکە چیکی پرسیۆر گەلەگەم ڕاستی بەڵێ لە خۆڕایی نەبوو کە وتم پزیشکی لە ژوانی زۆر هەموو بابەتەکان زۆر بە چڕی پڕی بۆمانی باز کرد دەستەکان خۆش بێت کاک سەردار زۆر سپاس دەکەین هیوای سەرکەوتن بۆ ئێوەش دووبارە ڕەمەزانی هەموو لایەک پیرۆز زۆر سپاس بۆ جەنابدان بەڵێ دوو برا لە دەشتی بناوەکە هەڵا ناڵێم ژڤان پیاز لە سنووری شارۆچکەی دەربەنی خان یەکێک لە هەرە هۆکارە یاخود کارە قورسەکان یا سەختەکان دەکەن کاکاری دەرهێنان و شوشتنەوەی چەولمە لە کاتێکدا کە ئەوان بە ڕۆژون و پلەی گەرماش لەو ناوچەیە بەرزە ئانەڵێن خۆشەویستیان بۆ کارەکەیان وا دەکات کە مانگی ڕەمەزان لە کارەکەیان بەردەوام بن با بەیەکەوە بزانین شاڵاو فایق و هەروەها ئاری فایق چۆن ئەو کارە دەکەن ئێمە لێرە کارەکەین بە درێژایی ڕۆژ هەر چۆن وەرزەکەمان ئێستا بەرەو گەرماچێت بەڵام خۆشەویستی ئیشەکە وای لێ نەکردوین کە گەرماکە وای لێ نەکردوین واز لە ئیشەکە بێنین یان لە ئیشەکە خاوبووینەوە ڕۆژانە ئێمە لێرە ئیشەکەین و هەر چۆن لە مانگی ڕەمەزان شاین بەڵام خۆشبەختانە هەم ڕۆژوەکە شەگرین و ئەم ئیشەکەشی لەگەڵاکەین چەند کەسێک لێرایە هەیە کەم دەرامەتە بە بۆنەی ئەوە شۆ کە هەم زەختی بژێوی لەسرە هەم لە ڕووە ئاینێکەشەوە وای لەکە کە بەرداوام بێ هەم ئیشەکەش بکات و هەم بە ڕۆژوو ببێت. ئیشی معمەل یاخود کارگەی شەولم یەکێکە لە ئیشە قورسەکان کە هەفتەی حەوت ڕۆژ جگە لە هەینی هەموو ڕۆژەکان ئیش دەکەین و بەیانیان لە کاتژمێر 4:30 بۆ 5 بەیانی دەست بەکارەکەین هەتا 5 بۆ 5:30 ئێوارە و تقریبا 12 بۆ 13 ساعت وە دائیمی وەبانی شۆفڵ یا گڵابە یا حەفارەوەین. بەڵێ ژبان ئەمشەو هەڵی ئەوماندا کە زیاترین زانیاری و زۆر گوتی کورتیەوە کورتی باش بە کورتی ئەمشەو هەڵماندا زیاترین زانیاریتان پێ ببەخشین و تا سبەی شەو بەخوای گەورە سلام علیکم و خدا ڕۆژی نوێژێت هەرم پاشی بێ بخۆن.